هي ما شاء الله، هي ما شاء الله، هي ما شاء الله. اللهم صل على محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا رب أجمعين. إن شاء الله خذ خير. دو جار بخير بين زارشان اي برنامج زارشان اولو كشو هوايبون بخير بين يا اخوة ما عندنا بن دستان خوش بين قلت مخواد بيلا كان كشهايبن وكشو اكثر بابين ما تو ما بس كشهاي سرودو سرودو فنيو جماعات اورو بدزلي كردينا هاتينا دواي عقوبان دادين بدف يك شتي تايبت بيشكش. السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته. كيبرا باش من الحمد لله. لقى رمضان الحمد لله باش. لقى ورز شيكوي. باش من الأخوة بزيادة. والله من أو ما نجاب بيروزة لقى ورزش باش نبو. كنت بس حدي بس خوارد الأخوار. أقل شكرا بتايبة تشترينا كان أولها مي باشتر. يا الله بوشيفا سيزدي أم ناس فيه. سيزدي والله. وای که راست خواهم گل وداینا پرکا سوشال میدیا هنچه ما بین پرکا کومنت نشیم بسیارا بنویسن اما راستی میوانت خوب کم تایبت جا بسیار الدفعه گلک جی راوستانی را گریدای وان بابت ام شویب تایبت جید برنامه پاشی و کردستان 24 دا بحسکین و ایشالله اف شوه جیب توریت خوب میوانت خویت عزیز هم دید گل و بین ایشالله هنجید گل ما بین ام میوانت رح سفق من ناف مالت دا اكيد ان شاء الله ان شاء الله ابرا دست بيبكين دست بيبكا دوريا كمان بابتك دبيت كزوربي كوملغا كان بيودنا لينن بتابتي لكوملغي خوشمان كوملغي كردواري اويش مسألة هو كاركاني طلاق وجيابونه ومباراسني خيزان وهم او بابتانيا الشرع لو باري وتدلي آية طلاق تسونا تيجيشتن لطلاق تيا او كساني دكونا نيو بروسي هاو سرجيريا وتاتند أهمية جرينجي طلاق للآن باريز لا أو كسانة باريز راو دبيت شون أم بابتا أم أغدا أم واجويا لنيوان أو دو كسدا ببرزي بجواني ده هالدريتوا هو كار زورن هو كار قالك هن بو مسألة جابونوي نيوان جنو ميردان بشي كان دكويتو سر أستوي هر يك لوان بشي كان بيوندي بكوملغا وهي بشي كان بيوندي بكساني دروي أوان وهي بابتك جيرة تانيا أونيا بلاي تركيزك لسر خودي جنو مێردەکە هاوسەرەکان من زۆر جاری وهەیە دەستی دەرەچی تێدا هەیە زۆر جاری وایە هاوسەرگیری بە زۆر یاخود بەنابەدڵی یان حاڵەتەکانی دیکە یان کۆمەڵک مەسایلی دیکە دێتەنێ و بابەتەکە زۆر هەڵدەگرێت قسەی زۆریش مەجلیسێکی زۆر فراوانی دەوێت بە ڕۆژێک و 2 ساعاتێک و بەرنامەیەک جێبەجێ نابێت بەڵام بە شێوەیەکی خێرا بەخۆ بەبرای ئەزیزم ژوان کۆمەڵک پرسیار بێگومانەوە پرسیاران دەبن کە ئێوە لسوشيال ميديا كدينيرن ما هاوكارن من ليو يكسر بيمان دلين فلان كاس مثلا او برسيارة هي او برسيارة أنا شيء كجيرة يعني هميشه هر ذكري لما زليسو لبابتي مسألة زيابونه وهو كاركاني طلاقه هر بابتي شيء ديك هي هو لدين بأمانته بابتك كم وقوي بقين قفتقوي شيء زور تيار وتسألوا باش لقل زور بريزو تايبات ميواني شيء عزيز وخوش ويستمان بخيراتنا ما مصطفى أنور خوش نوي كين وأبشبه يا الله يا الله يا الله دي بابتي جرينجي بعد عليكم السلام ورحمة الله صحة الباشا ماني بريز بخير بما دم خوشك باشي جانا جماعة دستان خوش باش قربان صحتان زور سپاس سلامة دنيا أخو يا أخوة بخير بما يا ربي خير بركة دابن سركوتوب إن شاء الله يا أخوة بخير بي صحتكم سلامة بيت الرباش كاجا ساشي جانا رمضان شكبير وقبولك يا ربي لتو لهم بينران إن شاء الله سباس تانك سلامة يوسون باش والله الحمد لله وادي جزرين سلامة تانك يا أخ وتابتي جار رمضاني والله هر يك دقرم يك بكم النبي نابكم النبي بخور رمضان هر يك دودو بازو خلاص تدبر والله قالك ابو زحمه الدروج والسارك وينت اخويا نا قال دودو بي يعني شويش بيبي روجش بيبي معنا قرز دبو هذه ما تو مثلا استاجر بروجي باين زور زحمه تربو بس باش هل بروجه اري والله كاتك شي فرقي لا تاوتن صالي كاتك بهاريه بهاريه نوروز رمضان وخوشكان هم كوتونه اوصار تقريبا يا دوريكا بس 6 سالان رمضان ده صورته شوي خوي هر استعمال لمناسبه رابريني قال كل لصالي 1991 عين رمضان بو خلق كره وكاكا تون وبابتانا لا فصل رمضان بو كات 6 سال استاش تقريبا هاتو عين شوي خوي هات بس 6 سالي رمضان دوري سالي تو دكاديتو زي خوي
شڵا ئەو ڕۆژە بچن دووبارە نەبن ئینشاءالله وێت ئینشاءالله نەخۆشیە وێت دەردەسەریە شڵا ئینشاءالله. پزگرێکە دوکەژیان چۆرە سەر ببن ئینشاءالله ئەف شەڤژی خودی هەستکێت حاضر بینەوە مە بابەتێکی گرنگی هەڵبژۆرتی هینژی فکمەیەکێت نۆف کۆمەڵگە هێدانەوە هۆش پرزگرێک و پرزگرێکە تایبەتیش نۆف خێزانەوەت هین هەمە دێ وەکی هەژن و مێرەك دێژێک ئەیجز بن دێ وەکی هەدێ تەلاق سەردەڤێوانەوە سڤک بێت و حتا ماڵێک تێتە دانان خێزانێک تێتە ئاواکردن ئیدی هەیف پێچن یەتندەکە ساڵ پێچن حتا دوو ڕازیت بن و دوو بنا ماڵێک نزیک بن بەس بووچی ژێک بەبین وی سەردەڤێ سەبسانە هیکەتیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين. سرتا دەستخۆشی لە زەنابتو کە کەندرێن و جەماعەت ئەەکەم بۆ دابینکردن و ڕێخستنی ئەو بەرنامەزە جوان و خۆشە بەرنامەی پاشێف هیوادارم پاشێوی هەموو لای قبول بێ و ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆز بێ بە تایبەتی لە گەلی کورمان وەخوای پەروەردیگار ئەو ڕەحمەت و بەرەکاتێک کە بەسەرماندا دەبارێنێ بیکات بەمای خێر بۆ هەموو گەلی کورد لە هەر جێگایەکە هەیە و بۆ هەموو مرۆڤایەتی بەگشتی. حەقیقەتەن یەکێک لەو ئایەت و معجزانەی خوا کە زۆرن لە ژمار نایەن یەکیان زەواجە. زەواج و پێکهێنانی خێزان بەڕاستی شتێکی زۆر گەورەیە و زۆر مهمە هەرخوای گەورە لە سلسیلە ئایەتەکان باس ئەکات دێتە سەر ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. أوي جنابت فرمود لغير أو آياتا كالبداية دا هرخوا بناوي آيات باسي أكام وباسي دوسر شوازي أكا إكام دا فرمي خلق لكم خطاب لغير بياوة لغير بياوة كواتا ئافرەت دەبێتە مای سوکنای ئینسان لیتەسکونوا ئیلەیها لامە کەلامەکی تعلیلیە یعنی عیلەت لەوەدا بریتیە لە ئارامی و دڵخۆشی و دڵنەوایی لە ئافرەت دەست پێەکە ئەوجا لە مابەینی ئەو ژن و پیاوە کە ئەبن بە هاوسەرێک وەجعل بەینەکم مەوەدەة وەڕەحمە مەوەدە لە حوب قووەترە نافەرمە جعل بەینەکم حوبا وەڕەحمە نا باسی مەوەدەیە مەوەدە وەکو حوب نییە حوب مشکلەی ئەوەیە ئەتۆ کەس شتێکت خۆش دەوێت لە هیچ ڕاشتێکی کەمت لێ دیت یەکسەر لەبەر چاوتەکەوی یان یەکسەر دڵت لەسەری دەڕوە بەڵام مەوەدە بریتیە لەوەی کە ئەوەندە عەتف و سۆز و حەنان و خۆشەویستەکە زۆرە کەم و کورتەکانیش ئەکا بە ئیجابی کەم و کورتەکانیش ئەکا بە ئیجابی ئەوەندە خۆشت ئەوێ ئەگەر کەم و کورتێکیشی هەبێ خۆشەویستیەکە و مەوەدەکە کەم و کورتەکەی دەتاوێنیتەوە ئەیکا بە شتێککە بۆیە خوای گەورە ناوی لەناو مەوەدە وەجعل بەینەکم مەوەدەة وەڕەحمە ڕەحمەش بە معنای سەوز و میهرەبانی بە تایبەتی لە قۆناغی پیریدا. ختامی ئاياتەکە فەرمی إن في ذلك لآيات لقوم يتفكرون باسی فکرە کەواتە زەواجی ئینسان دوو شێوازمان هەیە زەواجی ئینسان زەواجێکی فکریە زەواجی حیوانات زەواجێکی حسیە زەواجی حسی لەگەر زەواجی فکری دووشتیان لێک جیاوازە خوای پەروەردیگار ئاوای دانا دێنە سەر ئەو قسەی جەنابەت ئەفەرمی بەبەرچی بەو شێوازە ئەوڕۆ ئەو مەشاکیلانە زۆرە بێتن و وەزعەکان تێکەسی و ئەوانە زەواجەکان زیاتر حوبین مەوەدەیی نین و زیاتر حسین فکری نین زەواجی حسی نەجاحەتی زۆر زەحمەت زۆر کەمە بۆ چکە دەبێت ئەتۆ بیر لە زەواج بکەیتەوە خوای گەورە فکری پێوە ڕابط کردووە بیر لە زەواجکردنەوە یعنی چی یعنی کەسێک کە کچێک شوئەکە کوڕێک ژندێنێ باسی دروستکردنی بینایەکە باسی دروستکردنی معمەلێکی ئینسانە باسی بەڕێکردنی ژیانێکی دوور و درێژ و چەند ساڵەیە بە دوو جەناحی باسی تەکمیلەکردن و تەواوکردنی یەکتریە باسی ئەوەی نییە نێرومەیەک دەگاتە یەکتری و پاشی دوو مانجی سێ مانجی لێکتێرە بیتن و ئەو دەرێت وات گوت و ئەو دەرێوات کردووە دەرێوات پێگوتم ئەو دەرێوا کراو ئیشەکە نەزاحەتیان دەبێتە تەلاق ئەوڕۆ ئەو کێشەمان هەیە کێشەکانی زەواج کە دروست ئەبێ بە تایبەتی کە جەنابەت ئیشارەت پێکرد ئەوڕۆ تەلاق خەریکەوە وەکو زەواجی ئەگەر زیاتر نەبێ کەمتر نەبێ هەموو لە ڕێگای حوبەوەیە کە لە ڕێگای حوبەوە بوو نابێتە مەوەدە چونکە مەوەدە ئەوەیە دەبێت ئیستیعابی کە مەکولتەکانی یەکتری بکە ئەوە مۆزوعێکە کە پێم خۆش بوو لەگەرتان باسیکەم ئەوجا هەر زەواجێک لە ڕێگای فکرەوە بێ نەجاحەتی زیاترە
بۆ ئەوەی ئێمە ئەو دوشتەمان دەستکەوی پێویستیمان بەچی هەیە یەکەمینیان پێویستیمان بە دەورات و بە محازەرات و بە تەسقیفکردن و ڕۆشنبیرکردنی تاکەکانی کۆمەلگا هەیە بە تایبەتی کچ و کوڕ لە ڕێگای ئەو ئیعلامەی جەنابتان و دەیان ئیعلامی تر و لە شوێنەکانی تردا خاڵێکی تر بۆ ئەوەی کە ئێمە لەو کێشە نەجاتمان بێ ئێمە پرۆسەی هاوسەرگیری بە شێوازێک بیکەن کە مەشروعە یعنی پرۆژەیە نەک برێشتێکی ڕۆتینیە یان تەقلیدیە کە بوو بە پرۆژە هەم لەکن کوڕە هەم لەکن کچە ئینتیزاری بەرهەمیەکە و ئینتیزاری کۆمەڵە دەستکەوتێکی لێ ئەکات بە پرۆژەکردنی زۆر زەڕورە ئەوە بکرێن خاڵێکی تر لەوانەدا بۆ ئەوەی ئێمە بتوانین لەو قۆناغە لەگەر کچێک یان کوڕێک کە هاوسەری ئەکەن و دەگەنە ئەو پرۆسەیە پێویستی بەوەی هەیە کە وەکو مرۆڤ تەعامل لەگەر یەکتر بکەین وەکو مرۆڤ بەو معنایی ژن و پیاویش پیاوە ژن و پیاویش پیاوە بۆ چۆن یعنی ئەو ئافرەتە داوای ژنایەتی لە پیاوەکەی نەکە بۆ معنای هیچ ئیرادەی نەمینێ هیچ دەسەڵاتی نەمینێ دەبێ هەموو شتێک قسەی ئەو بی و ئەو پیاوەش داوای پیاوەتی لە ژنەکە نەکە وەکو خۆی بیر بکاتەوە وەکو خۆی کەم و کورتەکان ئەوە بکەوان دوو ڕگەزی جیاواز دوو ڕگەزی جیاوازن و دوو بیرکردنەوەی جیاوازە و دوو کاری جیاوازن تەواوکەرە چونکە نابێتە مساوات بەڵێ باش مامۆستا لێرە باسی بابەتێکت کرد گوتت زۆربەی هۆکارەکانی تەلاق ئەوانن کە زەواجەکان حسین یاخود تەنیا حبیە بڵێ مەوەدینیە زیاتر تەرکیزەکە لەسەر خۆزگەوا بووە کە فکر بووە و کاتە باشتر دەبوو باشە ئێستا کە دەبینی بە تایبەتی ڕێژەی تەلاق کە متابعە دەکەی و ئامارانەی کە دەست دەکەون زۆربەی ئەوانن کە لە تەمەنێکی زوودا زەواجیان کردووە لە تەمەنی زوودا بەڕاستی بۆ هەم کوڕێک بۆ کچێک فکر ئیش دەکات تاوەکو بیانوێ بە فکر ئەو زەواجە بکەن و تەرکیزیان لەسەر مەوەدە نەبێت هەر ئایا ئەوەش با لەگەڵی بێتەوە پرسیارە کچێک و کوڕێک لە تەمەنێکی زوودا دەزانن مەوەدە چییە؟ قسەی زۆر جوانە پرسیارێکی جوانە ئەگەر ڕاستی دەوێت ئەو جۆرە مەفهومەی کەمە باسی ئەەکەین کەم وایە لەکن کچێک گەڵاڵە بێ و لەکن کوڕێک گەڵە تی بگاتن بە حکومی چکە غەریزەکە زاڵترە غەریزەی مەسەلەن پێکەوە گەیشتن یان کچ و کوڕێک زەماوەندکردن تقریبا غەریزەکە زۆر زیاترە لە مەسلەی فکرکردنەوە یان لە مەسلەی مەوەدە دروستکردندا بەڵام یەک شت هەیە لێرە ئەو دافع غەریزەیش نەبی ئەو زەواجە نابی تەبیعاتی وایە چکە ئەمن هەموو جارێ باس دەکەم زەواز تۆزەک شێتایەتی تێدایە یعنی بە عەقڵێکی گەورە زەواز ناکرێت کەسێک ئەگەر بێ بە عەقڵی گەورە زەواز بکە زۆر بە زەحمەت لەبەرچی ئێستا زۆربەی کوڕ هەیە دەوری 32 ساڵ و 35 و زەوازی پێ ناکرێت بە زەحمەت چکە عەقڵی زۆر گەورە بووە تا ئێستا سینگڵە لەبەر ئەوەی کە عەقڵ زۆر گەورە بوو مواسەفات زۆرە بێ دەست ناکەوێت بە تایبەتی کوڕ کچیش کە عمری گەیشتە مەسەلەن 25 و 27 و 20 چەند و تا ئەوانە ئەویش بڕێک بە زەحمەترە بێ ئەویش حەز لە کەسێک ئەکا کۆمەڵە مواسەفاتێکی ڕجوولی تێدا بێ بەدەستی ناکەوێت زەحمەتە بێت لەبەر ئەوە دائیمەن زەواج لە تەمەنێکی گەنجی برێن ئێستا لە برون منە لە 15 یان لە 16 لە بۆ کچ یان لە 18 هەتا ئەگەتە 25 زۆر ناجحە لە 25 تەزاوزی کرد فکر بە قووەترە بێ عەقڵ بە قووەترە بێ ناگاتێ ئەوە ئەگەر ئەوها نەبێ ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو قۆناغی کاکە ئەم دەبێ ژنێک بێن و ئاوایە وەکو باسم کە دێتە سەر مەجای مەوەدە و سەر مەجای فکر ئەوە سەرکەوتون نابێ نەزاحەت ناهێنێت تێیدا پێم وایەیەک لە بیرمەندەکان هەر بۆ پشتڕاستکردنەوەی قسەکەی جەنابەت ناوەکەیم لە بیر نیە دەڵێ تا زووە تا تەمەنتان بچووکە ژن بێنن چکەکە گەورە بن عەقڵتان زیاتریش دەکە ژن نایێنن ئەوە خاڵێکە خاڵێکی تر لەوانەدا هەموو زەواجێک کە سەرەتایەکەی دەست پێ ئەەکە وەکو نەمامێکی ساوا وایە نەمامێک کە بە ساوایی بیچێنی دەبێت دارێکی وشتی لەگەر بچێنی و بە پەتێکی قەیمکەی بۆ ئەوەی بەرگەی کە ئەو ڕەشەبا و ئەو وەزعانە بگرێت کە خۆشتا خۆی نەگرت دارە حشک چییە مامۆستا تەگوت نەمامەکە هێشتا نازکە دارێکە حشک گەڵدا بێت ئەو دارە وشکە چییە ئەو دارە هوشکە بریتیە لە دایک و باوک هەم خەس و خەزور هەم دایک و باوک هەم ئەتراف ئاگیان لەو کچە و کوڕە بێت تا خۆیان ئەگرن هەتا دەگاتە قۆناغی مەوەدە ئاگاداری زیاتر ئەو تەلاقاتنەی کە ڕوودەدەن کێشەی گەورە لەو کەسانەیە کە نزیکن لەو بە هەردوو حاڵەتیەوە هەر بۆ وەکو قسەکەی ژوان ینی یان
تەکلیفکردن ئیسرارکردن و زۆرکردن لە هێنانی ژن بە خێرایی بۆ کوڕەکە یاخود زووشوکردن ئەوە حاڵەتێکە من زۆر جار بینیومە کابرا ناوێت ژن بێنێت بەڵام بە زۆری تەکلیفی لێ دەکەن و ئیدی کابرا لە ماڵێ بێزار دەبێ ینی دەڵێ ئۆکەی ژن دێنم یان دەڵێ شو دەکەم ئەو پێچەوانە شو جاری وهەیەوان ژن و مێر دەکەن بە هەمان شێوە هەر کەس و کارەکان تەدەخولیان دەکەن ینی بە هەردوو حاڵەت دەبنە هۆکار ئەزا زۆربەی زۆری ئەو تەلاقانەی کە دەست پێەکە دەوروبەرە ئەترافە ینی مەسەلەن زاروێ دایک بە تایبەتی دایکی کوڕە زۆر نامەسئولانە زاروێ دەچێتە ناو پرۆسەکە نامەسئولانە بەو معنایی کە ئێوێ ئەو ژنەی لە ئەو کوڕی هینا وەکو ئەو بیر بکاتەوە وەکو ئەو کابان بێ وەکو ئەو تێبگا ئێبابە تۆ تەمەنت 56 ساڵە یان 35 ساڵە ئەوە لە شوێ دەستەکەی ئەو ماڵە ئەو جا ئەو کەم کورتیانەی کە ئەو کچە هەیەی و پێویستی بە فێرکردن و پێویستی بە ئیرشادات و تەوجیهاتێ نایکە چونکە تەماشا بکە هەر کەسێک هەر دایکێک بەتایبەتی دایک و کوڕە مەسئولانە و عەقڵانە تەعامل بکە ئیشەکان ناجەح دەبێت کەم کورتەکانی بووکەکەی دەپۆشێ و تەشجیعی کوڕەکەی ئەکا ئاگار لەو کچە بێ ئەو کچە خەس و کاری خۆی بجێهێشتووە ئەوە بەشێکی سەرەکی ژیانتە تەواوکەرە و دەبێ ئێمە دڵت فەراح بێ دەبێ بتوانێ خەمی لێ بخۆی قسەی تاک تەسیرەکە لەسەر ئەو زۆر مامۆستا بەڵێ بەخوا بینی خۆمامی خەریکە سەرم لێ تێکەچی سەرەتا گوتت مەوەدەیە مەوەدە و بە هەزرەوە ڕەبت کراوە کە خوا باسی کردووە دوایی دەڵێ ئەو شتە ئەگەر زۆر مەوەدە فکر لێ بکەیەوە بە فکرەوە ببەستیەوە ژنێ هەرناینی دێوە حقیقەتیشە وەڵڵا دووەمیش مەسەڵەن کە باسی دارە وشکەکەت کرد ئەو دارە وشکەکە دەبێت لەگەڵبی بەس دیسان هەر ئەو دارە وشکەوە دەکات لێک جیا ببنەوە باخزمەت وەسەط وەجعلناکم ئومەتەن وەسەط ئەمە چ بکەین ئەمە بەتایبەت تەلاقەکە ڕوونەدا ئەتوکە شێوان لێرە دەبا عەرز بکەم ئەوەی ئەمن باسم کرد دوای زەواجە ئەتو دەڵێ لەو دوای ئەوە لێک جیا ئەبنەوە بیدایەتەکەی جیاوازە ئەتو کە دەچێت ناو پرۆسەکەی فەرقەکە کە چوێ ناو پرۆسە مەوەدە دروستە بێ کە چوێ ناو پرۆسەکە تەمەعاشەکەی مەسەڵەن کۆمەڵ التزاماتێک دروستە بێ فکر تەحەکومی تێداکە بەڵام لە بیدایەتیدا حوبە لە بیدایەتیدا مەسەڵەن بێ غەریزەیە کە لە بۆی دەچیتن ئەوەی کە من باسەکەم بیدایەتی گەنجێک کۆچی کە باسی کرد ئەوها بیر ناکاتەوە یان ئەو مۆزوعی لە بدوستنای بەس کە دەچێت ناو پرۆسەکە فەرقی هەیە ئێمە باسی پرۆسەکەی ئەکە هەند خوای گەورەت لە فەرمێ لتسكنوا إليها أو ستبي سكناك دروز به كسكناك دروز به أو وجعل بينكم مودة ورحمة جاري وهي أو مودة ورحمة دروس نابت أو زكزاري وهي دروس نابي أسباب تريهنا مثلا يكلوان أويا زاروي اختيارك ناجحنية وكو زنابد إشارة بك داكو بابيان فلان تحكم لك سكيكا يعني زاروي أو كتب أخوي بيخوش مردي بوك وريب كالني ناقرن نايدني يعني ئەو کوڕە پێ خۆشە ئەو ژنەی بێنێ بۆی ڕێک ناخەن یعنی ئەو زولمێکی زۆر گەورەیە بەڕاستی هەر باوکێک کە کچەکەی پێخۆشە شو بە کوڕێک بکە ئەو کوڕە مواسەفاتی باشی هەبێ وەکو مواسەفاتی پێغەمبەر فەرمی ئیذا ئەتاکم من تەرضەون دینەهو وخلقەهو فەزەویجوه ئەوەی هەبێ نەیداتێ تاوانبارە بەڕاستی لەبەر ئەوەی ئەوە پێی خۆش و ئاخر باشە نابێ کەس پێی خۆش بێ بۆ ئەگەر کوڕەکەت پێی خۆش بێ کچی فلان بێنێ سەد نەفەر ئەبەی بەس بێ ئاواتەکەی بێتێزی بۆ ئەگەر کچەکەت پێی خۆش بێ ئەتۆ مانعی دەبی ئەو پێچەوانەی دینە پێچەوانەی شەرعە شتێکی زۆر نامۆ ناڕێکە و لە عینی کاتدا ئەگەر بێت و ئەوانە بە زەواجێکی سەرکەوتوانە زەواج بکەن بەو معنایی کە هەم کچەکە پێی خۆش بێ هەم کوڕەکە پێی خۆش بێ ئەوە یەکێکە لەو خاڵە بزەوهەرانی لە بۆ نەجاحەتینان خاڵێکی تر عەرزتان کەم ئەگەر کاتتان هەبێ ئەویش ئەوەیە زۆر جار خەلەل لەشتی تر دروستە بێ کە دەست ناو پرۆسی هاوسەرگیری مەوەدەتەکە خەریکە دروستە بێ محەبەتەکەش هەبووە ئەو کچ و کوڕە تەفاسیلی ئێک وەرەگرن ئەتۆ بە کچی لەگەر چێ عیلاقەت هەبوو چت کردی و چێ مەحەبای لێ کردی تا چەند ئەوە زەرورە لە باگراوند و لە پێشینە و لە خەلفی یەکدی بپرسن بەڕاستی ئەوە زۆر خراپ پێشی هینان جیاوازە پێشی هیچ پەیوەندێکی بەس کە وەختی هینات و چوێ ناو پرۆسەی ئەو شتانە لەبەرەوە ئەمن لە کەناڵی ئێوەی بەڕێز ئامۆژگاری هەموو کچە بەڕێزەکانەکەم هەر کەم و کورتێک لە قۆناغی کچێتی و لە هەر قۆناغێک ڕوویدا بێ بە هیچ شێوەیەک باس نەکرێت نەچیتەوە سەر ئەحداس باسی قەی کولیت بۆ پیاوە هەبێ باسی قەی حتا پیاوەکەش زۆر کەس ڕەنگە سوێندی دەدا ینی حاڵەتێ سوێندی دەدا کابرا ئەگەر سوێندێکیش بخوات هیچی لەبوونی ئەسڵ هەر بۆی نیە سوێندیشی بدا بیزەبت ئەوە هەڵەیەکی زۆر گەورە خاڵێکی تر کچەکەش بۆ کوڕەکە بە هەماشەوە بەڵێ یعنی ئەو مەسائلانە چونکە
شرع حرامي كردوه إن الله لا يحب الله الجهر بالسوء من القول أو الجهر بالسوء يعني أتوقصي نيفر من الفعل بجهر بالسوء من القول يعني قصي شي كم كورتيك أي كي أبيت بلالة بوت بهش ويك نابي جهر بالسوء بكريتن إلا من ظلم إلا أو كسي استمي ليك رابع لبو رفع الظلمكي خوي قصكي بكان موضوعيك بس أجر استمنا به لقور النبي بيزناك بسنا أو ملفي هو خالك شي تنازل بساري كتانية زنابتان لا ما مصطفى جاب أمسا وقتي أم بادينيت بيجين شد كيل بأجر نينن ايوه يعني وقتت بتا مثلا طلاق ديورا برزغريك وكيشاد نوف بين جنوميرا ده باشا او كيشا او مشكله نوف بين جنوميرا ده بين حل كرن يونجي ببندف ايكيب وحل كد باشترا ها قال جان بيجن مشكلات مالي ناتشنا داري هكا شو نداري ده موصر لين شي هم باشترا او مرحلا اما همو من بيستي من باموشغاري هي خاي جورسيتسا مرحله دانا مساله موعظه ئامۆژگاری کردن ئافرەت ئەو ئیشە باش نابێ پیاوەکە ئەو هەنەبی باشە مەسەڵەن ئەو کەم کوتیانە چکە ئینسان نابێت لەسەر هەڵەکان مسر بێ ئەو جارە وەهجوڕوهن فی المەضاجع و خوای گەورە فەرمێ ئەگەر هاتوو ئەو کچە هەر لەسەر ڕێی خۆی بوو لە ناو جێی پشتی تێکە نەک جێی لێ جا بکەیەوە لە ناو جێ چکە ئافرەت ئەگەر جێی لێ جا بکەیەوە هەر ئەتۆ دەوی پەشیمان بووی ئەو پەشیمان نابتەوە زەحمەتە ئەدی ئەگەر پیاوەکە خەتابار بوو کچەکە پشتی تێ بکە ژنەکە پشتی تێ بکە ئەویش ئەتوانێت یعنی چکە لە بۆ هەردووچیان ئەگە پیاوەکە خەتابار بوو ئەویش دەبێت هەر محاولەیەکی لەگەر بکە ئەوەی نەکاتن بەس چیکاوەڕی نەکا وەسی مەسەلەی میاوەکەی کابرا ژنەکەی لێ تووڕە بوو بوو ئەوانە گوتی دەبێت ئیلا پێ برێ میاو ئەو دەگەرت باشە بمەوە گوتی ئاخر با بخۆم پشیلە نیم چ برێ میاو گوتی وەڵا ئەو هەلێ وەڵا ژنەکە خۆی لێگرت و ڕۆژێک نەبوو دوو نەبوو سێ نەبوو چار نەبوو کابراش یعنی چ بکە بەڵا ڕۆژێکی کابرا لە ماڵێ نەبوو چۆ ماڵێ خێزانەکەی زانی کە دێتەوەوان چوو لە غورفەی نەوەم خۆی جوان کرد و جلکی شەوی لەبەر کرد و چاوی ڕەش کرد و هەموو ئاخی دەرەزە مواسەفات کابرا دەرکەی بانجی کرد دیار نەبوو دەرکەی نەومی کردێتەوە حۆریەک دەنێک کچێ گوتی وەڵڵا میاو میاو بەس ئەودارێشەکە چاوی ئەگەر هاتوو ئەوە مۆزوعێکە دەبێ میاوی پێ بکە ئەگەر بێت بۆ شێوازە بەڵام بەهەرحاڵ تەبیعاتی وایە ئەو ئیشە ئەگەر هاتو بەو قۆناغانە حەل نەبوو فبعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما خوا فەرمێ ئەگەر هەر ئەوانە تا حەل نەبوو حەکەمێک چێل لەناو عائیلەی ئەو کچە پیاوێکی عاقڵ و لەسەر خۆ ڕێک و پێکە ولا عائیلەی ئەو پیاوەی هەردووچیان بابێن دراسی مۆزوعەکەی بکەن ئەگەر هەردوو حەکەمەکە ویستیان ئەو خێزانە بگەنەوە یەک ئیسلاح بکرێتن خوای گەورە تەوفیقیان نەدا ئەما ئەو شتانەمان زۆر کردێ بەڕاستی کێشەی گەورە لە محکەمەی هەبووە ئاخر دەرەز حتا زاروێ تەلاق بووە تەلاقەچی داوە بەڵام پێکمان هێناوێتەوە لەسەر شتی بەسیت وەکو هەر لەسەر مەسەلەن لێک حاڵی نەبووە قسەیەکی کردووە نامەیەکی لێ دیتە یان مۆزوعێکە خەریکی ئەو فلیمانێت چکە ئەوڕە بەڕاستی کێشەیەکی تریشەیە ئەویش ئەوێ سۆشیال میدیا لە زۆر عائیلە و خێزان بۆتە بەڵا مەسەلەی مۆبایلە مەسەلەی نامێ مەسەلەی قسەیەکە تەلەفۆنێکە ئێمە بە شێوازێک کەوتونێتە ناو ئەو تەکنەلۆژیایە لە ڕووی پێشکەوتنەوە دەستمان کەوتو بەس لە ڕووی عەقڵ و فکرەوە هێشتا زۆر مانمایە ئیستیعابی ئەو شتانە بکەین ئەسڵوانیە ئینسان لەسەر شتێکی بەسیت ئەو خانەوەدەی تێکداتن مەوزوعێک بێ ئەو زە خیانەی زەوجی مستەلەحێکی غەربیە مستەلەحێکی ئیسلامی نییە خیانەی زەوجی خیانەی زەوجی مستەلەحێکی غەربیە لەبەر ئەوەی ئەغلبیەتی غەرب مەسیحیەتە لە مەسیحیەتدا تەعەدود نییە یەک ژنە تا ئەمری چی لێبێ کە یەک ژنە ئەگەر پیاوێک ژنێشکەی هەبێ ئەوە ئەکاتە خیانەی زەوجی ئەگەر ژنێک مردێشکەی هەبێ ئەکاتە خیانەی زەوجی لە ئیسلامدا خیانەی زەوجی لە بۆ ژنە لە بۆ پیاو نییە پیاو دوو ژنی هەیە سێ ژنی هەیە چی هەیە ژنەکە نازانێ ئەزانێ مشکلەک نییە ئەوە نابێتە خیانەی زەوجی نەشزانیت ژنی دووەمی ژنێکە لەگەڵ پیاوەکەی ناحەوێت و بار هۆکارێک مەرج نییە ئێستا نمونەیەک هەیە نازانم تاچەند لەوەدا ڕاستم ئافرەتێک دەڵێتە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ مێردەکەم پیاوی باشە چاکە بەڵام ناکەوێتە دڵم پێغەمبەر پێی دەفەرمێ جیابەوە ئەسڵ کابرایکی زۆر باشی شەڕێک و پێچی شەب تەنیا ئەوەیە کە ناکەوێتە دڵی ینی ئەو کێشەی هەیە ئافرەت ئەگەر پیاوەکەی باسیەوە ناکەین بڵێن خراپە دوور لەو مەجلیسە و بینەرانی ئەزیز ینی ڕەوشتی ناڕێکە توزانم هەر شتێک تەنیا ئەوەیە ناکەوێتە دڵی ئافرەتەکە ئەو حەقەی هەیە ئافرەت داوای جیابوونەوە بکات
ئافرەت لۆی هەیە داوای تەفریق بکە لە کاتێکدا کە ناکەوێتە دڵی لە کاتێکدا کە واجباتەکانی بەرامبەر بە ژنەکە جێبەجێ ناکرێ حەق خۆیتی چۆن پیا و تەلاقی بەدەستە ئافرەتش لە ڕووی محکەمەوە تەفریقی بەدەستە حاکم ئەتوانێت زیان کاتەوە بەڵام بە شەرتێک کە ئیسپات و ئەو ئافرەتە مەزلومە و ئەو کابرا غەدی لێەکە بەڵێ زۆری شواریدە و زۆریش حەقێکێکە شەرع پێی داوە ئەو حالەتە لە بۆ ئافرەتێکە لێ ئێستا مەسەن ئافرەت بۆی نییە خیانە زەوجی لە پیاوێک بکە بۆ چونکە ئەگەر ئەو پیاوەی بەدڵ نییە بابسێ داوای تەلاق بکە بەس کۆمەڵگای ئێمە عرف و عادەت مەزالی ئەوە نادا باسی بکەم ینی کۆمەلگای ئێمە چڕەبتێکی ئەمەی لە دینەوە وەرگرتووە کە ڕێگە بەوە نادات ئایا دین وا دەڵێ کۆمەلگای ئێمە خۆی بە دین هەڵدەداتەوە فعلا ئەمە ڕەبتی بە دینەوە هەیە کە ڕێگە بەوە نادات ئەوە عرف و عادەت و تەقالیدە زاڵ بوو بەسەر شریعەتیشدا بەسەر عەقلیشدا و بەسەر پێچەوانەی شریعەت پێچەوانەی شریعەتە بڵێ لە دین داشتیوانە نیە وەکو ئەو نمونەی جەنابەت باست کرد ئەو ئافرەت هاتۆتەکەن پێغەمبەری خوا گوتی یا رسول الله من نامەوێت لەگەر ئەو پیاوەی بژم دەرێ زوو دەرێ وڵی ناتوانم لەگەری بژم حتا دایک منە عایشە لەوێ ئەبێتن ڕووی خۆی لەو لایەکە ئیمامی ئەو بەکر لەوەیە ئەفەرمێ هەر هیچ تاقەی جنسی نییە ئەو عەبایی پێیتی دەرێ ئەوەکەی وەچی ئەو عەبایەوە هیچ نییە بە دوی دادێ کابراایەکە بە دوی دادێ مردی دوو منداری پێ دوو منداری پێ ئەویش دەرێ وڵی یا رسول الله دەرێ درۆ ئەکا دەرێ وڵی ئەگەر ڕێم گەڕی لێرە دەیکەم بە مەشکە يعني ماري پێغەمبەری خواست وەزعەکە گەیشتە کوێ ئەو حڕێتە ئەوجا ئەفەرمێ نا بەس ئەوە مێردێکی پێشی من هەبووە ناوی ڕوفاعەیە حەزە کابچێتەوەکن مێردەکەی پێشی يعني على اساس مێردی بەوەی کردیا هاتەکە ئەویش فەرمی مارەیەکەی چییە ئێوە حەقەی نییە داوا بکە کە دەچێتەوە بابازەوە خوڵعی پێگوتری ئێستا خوڵع لەسەر ئەوەی هاتیە فەرمی چت دایتە ئەو ژنەی کە بۆتە خێزان تو گوتی باخسەیەکم دایت گوتی ژنەکەی باخسەکەی دەدەیەوە کەمارەی گوتی بەڵێ دەیدەمەوە ئەو بە خولع عیدەشی ئەوەی تێدا نییە مەسەلەن برێن ڕجعەوەی تێدا نییە ئەوجا جای کردو و کاورە ژنەکە چووە یعنی مەقسەدم لەو سەراحەتەی لەو ڕەفاهەتی لەکن پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام یعنی ئافرەت زاروێ شەرمەکە لەکن مامۆستایەک ئەو قسەی بکات لەکن کەسێک بەڵام معنای ئەوەیە ئەو کۆمەڵگای ئیسلامیە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام زۆر کراوە بووە زۆر سەریح بووە ئەو هەموو منافقی تێدا نەبووە وەچی کابرا دەیگوتە خێزانەکەی گیانەکەم ئاوەکم لۆ بینە بە قوربانەدەم ئەوم لۆ بکە وەختێکی چوو حەزیاتەوە گوتی ئەرێ داچە فرانی ئەوەی بینە ئەوە دەگەری گوتی پیاوەکەەوە لۆ ئێستا نەمایە بە قوربانەوە گوتی وڵای تێ چمە حەجە درۆیان ناکەم بۆم کردەگوتی یانە ئەوی پێشی وەنە بۆ جارە ئەزا لەبەر ئەوە ئەو باسانە تەبیعاتی وایە ئێمە ئەمن لە کەناڵی ئێوەی بەڕێز داواکارم لە هەموو خێزانێک لە هەموو کەسێک بگەڕێنەوە سەر شریعەتی خوا هەر لەسەر شتێک خانەوادەیەک تێک نەدەین ئافرەتێک تووشی هیلاکەت نەکەین حتا لە قەزای سەرجەییدا کە خیانەی ئافرەتیە خۆت ئەزانی دەبێت 4 شاهید هەبێ کاک 4 شاهید لەکوێ هەیە ئاخر ئەو معناوەیە کاکە تۆ حیای خەڵکی مەبە باسی مەکە ئەوەی ئەوڕۆ لە ناو ئێمەدا بۆتە بنیشتە خۆشەی سەرزاران هەموو ئەو خەڵکە ئیتیهامکردن ئەو های کردو ئەو های گوتووی کەس نەیدیتە 4 شاهید ئەگەر سێش بن ئێکی 80 زەڵدەیان لێ ئەدرێ ئەگەر 3 کەس بێتەکەن حاکمی بێ ئەو ژنەمدی لەگەر ئەو پیاوەی سەرجەیی کرد ئەوە دەبێت بەچوی بەستەکە ئەوەیە کە کەس حیای خەڵکی نەبێ دیکو مامۆستا بابەتێکی دیکە هەیە زۆر جار لە سوۆسیال میدیا یان لە چاوپێکەوتنەکان بە تایبەتی خانمان ینی ئەو قسەیە دەکەن و پیاوانیش بەشێک لەو قسەیە دەکەن مەسەلەی شانس مەسەلەی بەخت دەگوترێ کاکە من سەرەتا بەفکرە بەمەوەدەیە بە عەقڵە بە هەر ناوێک کە ناوی دەنەی لەو مەجالەوە وە خۆشم ویستەوە قەناعاتیشم پێ هەبووە و هەموو مواسەفاتانەی تێدا هەبووە کە من بەدڵم بووە و کەس و کاری یەکدیش بەدڵمان بووە زەواجەکەمان کردووە پاشانیش زەواجەکە باش نەبووە کۆمەڵک لە کەور ناڕێکی تێکەوت و ئیدی دڵمان لێکدی ساردا هەرەوە کارێک بێت بەشێک پیان وایە کە ئەمە سەرەتاکان بەرچاوڕوون نین لە هەڵبژاردننی کوڕەکەی یان کچەکە بۆ هاوسەرگیری بە شانس ناوی دەبن بە بەخت فعلان بەخت و شانس دەکرێت وجودی هەیە لەم مەسەلەیە دەکرێت بڵین قسمەتە ئەمە ناتوانین مۆزوعی قسمەت هەر وەلانەی باشە بەڵام هەمووشی هەر قسمەت نییە چکە هەموو شتێک مقدماتی خۆی هەیە بەڵێ ئەو شەرعا هەموو شتی دیاری کردووە هەم لە بۆ کچ هەم لە بۆ کوڕ و دەیدەی بەشێ و چۆنە ئەگەر قسمەت باە پێویستی بەو هەموو حەدیث و ئاەتانە نەدەبوو دیارە ئەو مۆزوع ئەوانەیە
بەڵام لە بیریشمان نەچێ هیچ شتێک بەبێ ئیرادەی خوا ناکرێت بەس کابرا خۆ نەچووە بخوێنیتەوە یان کەس خەبەرین دایتێ برێکاکە تۆ نازیح نابی بۆیە ئوشێ بکە شتانەوە نین پرۆسەیەکە خۆی بەناوی خۆی سەرکەوتوبی ئەگەر حەلیشی هەیە سەرکەوتەکانی دوو خوتوە هەیە خوتوەی پێشی کە بریتە لە زەواز و لەوانە چەندی ئەتۆ لی پێچیەوە شارەزابی لە تەبیعات و لە کەفاعات و لەوانە شتێکی زۆر باش ئەوە مەوزوعەکە کە دەچێت ناو پرۆسەی هاوسەرگیریەکە کەم و کورتەکان چ هەیە چ نییە ئەتوانێت چارەسەر بکرێت ئەتوانێت چارەسەر بکرێت چونکە هەردووچان هەیە هەم جاروێ پیاوەکە نشوزی هەیە هەم ژنەکە یعنی سەر پێچی هەیە ئەوە ناکرێ ئەمە بەڵام یەکشت عفو کاگەندن ئەگەر کاتەکە بەڕاستی بەداخەوە زۆرێک لە ئافرەتانی ئێمە ئەگەر کچە ئەگەر ژنە پەنا لە بۆ ئەو نوشتێ و بەخت و سەحر و ئەو شتانە ئەبن کە بەڕاستەوە هیچ لە دیندانیە هیچی لە دیندانیە ئەو مەسەلانە نە سەحرکردن نە مەسەلەی ئەو نوشتێ و بەزم و ڕەزم ئەوانە ئەوە باوەڕ ناوی لێ دەنێ دوعا ئەسلی هیچ ئەسل و ئەساسینە لەو مەسەلانەدا ئەو مۆزوعانە بە دوعانیە بە ئالەتی خۆی هەیە ڕێکوپێکە بەڵام زۆرە بازارگەرمکردنێکە زۆرە ئیستیغلالکردنی ئافرەتە یعنی کە دەچی دەیهینی دەی بینەوە بەردە ئەوانە وانین هیچ ئەسل و ئەساسینێت داخی گرانم کۆمەلگا کە لە دین شارەزان نەبوو تووشی ئەو شتانە دەی کەواتە زەواج قسمەتە یان قەرارە بڕیارە قەرارە بەڵێ هیچ پەیوەندی بە قسمەتەوە نییە نەک یعنی نابێ ئەتۆ تەسلیمی قسمەتەکە قەرارە ئەتۆ ئەو ژنە دێنی ئەتۆ مواسەفاتی خۆت هەیە دەتەوێت ئافرەتێکی چۆن بێنی ئەو کچە دەیەوێت پیاوێکی چۆن باشە زۆر جاری وا هەیە مەسەن کوڕەکەیان کچەکە دەڵێکا کە دەمەوێت چاوی شیمبی پرتی مەسەلەن یانی ئەوهابی بەڵام ئاخیری ژنێک دێنێ ڕێک پێچەوانی ئەوە کچەکەش بە هەماشیەوە ینی بەس ئەوە چییە مواسەفاتەکانی گەلک زۆرە پێویستیشی پێیتی نائیلاج دەبێتە نەزوو لە مواسەفاتەکەم هەتو حەزەکەی سیارەیەک دەبێت کامل مواسەفات بێ بەس نیت بەس پارە نییە مەسە ڕێک ناکەوی هەر حازەشت ئیش باوەستەوە نائیلاج خۆ بەشتەی دادەیتەوە پێ خۆل دیڤ بارکۆ خوب ینی کەواتەوە خۆ پێدادانە مامۆستا دە بەحسە شریعەتی کرد کە لە جۆرانە زۆن کۆت درستەوەنە ئەو پرسگرێکیانژی مشاکلت گەهنە تەلاقێ جدۆهیات ناوبەینە ئەمریۆ دو هەی مەسەلەن بچیک ترنش ئێک و دو مازن ترنش ئێک و دو شەرعەن چت بێژت هەندی ئێک بن باشە کچک گەلە بچیک بش زەڵامی چونکی زەڵام پێڤەدیوارنینە کتزیکە مازن بێت كيش زواج باشترى طلاق نأيت الركوان لا شرعي ده تمن إلا حد تكليف هي حد تكليف يعني كداينا وبو تكليفي شرعي بلام زواج لكام تمن باشا أو أنا همي تجارب وهمي بحث ودراسات أجرنا هيتي دينية بلي والله أو بياو زور بتمن أوجنا زاحري هنايا يعني أوجنا زور بيلو مردي بكرة جانس كرديا أو أنا رادي خويتي يعني شتێک نییە پەیوەندی بەدینەوە هەبێ بەڵام بە شێوازێک کە تەجروبە هەیە لە ژیاندا غێر زەواج شتێکی مزەڕەبە ینی تەماشاکەیتێ وا چاکە پیاوەکە بڕە گەورەتر بێت لە ئەو بڕە چەندە ئەو بڕە دیار نییە جاروێ کابراژنێکی دێنیتن ئەوەیە دەیان ئەومان هەبوو بە زەوازمان هەبوو بە کابرا لە تەمەنی 6 ساڵی و کچێکی 25 ساڵی نەکەی مشکلە هیچ کێشە نییە باش ئەو شەرتی ئێرادەی خۆیتی بەس بە زۆری نەبێت ئیکراه لە زەواجدا شتێکی زۆر خراپە زۆر ناڕێکە بەڵام تەمەن نابێتە حکم باش بين سريا موزن أنا خذ تعالى القرآن الجديد الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان بالضبط شرحوا في آياتي دي في سردمي جهورينك بسرداتيت يعني هم هر أو هات يقولون في مروف دي فيشو جدبت درك الطلاق صار تحسيبه جرا دوي دي سماستر جرا سي يا تشبنيشو طلاق سي شو لەسەر سێ تەلاقی ئافرەت مارە ئەکرێت تەلاق لەفزەن یان سێ مەزلیس نانە یعنی کە باسەکە سێ بە سێ تەلاقی بڵێ بەخۆی سێ تەلاقی سێ خوتوە هەیە پێ دەگوتێ سێ خوتوە خوتوەی یەکەم پێی دەگوتێ ڕەجعی سێ مانجی لە بۆ داناوە شەرە ئەگەر کابرا ژنی خۆی سێ بە سێش تەلاقدا گوتی ئێک و دوو سێر تەلاقی ئەو ژنەمکەوێ ئەوە یەک تەلاقی دەکەوێت ئێستا محکەمەی عراق هەموو مەحاکیمەکانی عراقی لەسەر مەزەبی حەنەفینە مەزەبی حەنەفی یەک تەلاقی دێخی لە مەزەبی شافعی تەلاق زۆر قورسە هەر برێ سێ بە سێ تایەکی بکەی لاقەچی پێوانێ ئێستا ئەی کاتە تەلاق کوڕە با بە هەونی لە ڕای ئەو خوای ڕاست ئەی کاتە تەلاق ئەوە زۆر خراپە لە مەزەبی شافعی تەلاق هەر باست کرد سێ بە سێ دەیهێخی لێ مارە بەزاشی تبني كلية يعني أو كزوجا غيره كبكاتن بلام لحنفي وانية لحنفي سي بس يك طلاق حسابه سي مانجي لبوهية
پاشی ئەو سێمانگەی کابرا نەیهیناوە ايه ئەبێتە باین بینی سوغرا خوتوەی سێم خوتوەی دووەم عفو دووەم. خوتوەی دووەم هەم پیاوەکە ئەتوانێت ژنێشتکە بینی هەم ژنەکە ئەتوانی مێردی بکە کە سێمانگە کراوە بوو هەم پیاوەکە ئەتوانی ژنێشتکە بینی ئەگە سواری هەبوون مەسەرەن ئەوەی تەلاقدا گەیشتە بی بژنە یەک و دوو بی ئەوەی ئاگاداری یەکتر بکەن تەواو کە تا سێمانجی هەردووچی ئازادە ژنەکەش ئەتوانی مێردی بکاتەوە بەڵام ئەگەرمیان کردەوە دەتوانی ماری بکاتەوە ئەگەر مێردی نەکردەوە ژنەکە پیاوەکەش ژنی بڵێن ئەوە نەکرد ئەتوانێ مارەی کاتەوە بیمەهڕین جدید و عەقدین جدید لەسەر دوو تەلاقی لەسەر دوو تەلاقی مارەی ئەکاتەوە ئەو جارە دوو تەلاقی دەمینێ مارەیەکی نوێی لە بۆ دادەندرێتەوە لە بۆ ژنەکەی چونکە خوبەی ئەوەی کە سەنەمێژە لەی نەپێسایەوە ئەو مەوزوعانە و حڕێتیشی دایتی چێ دەرێ مێردی پێ دەکاتەوە ئەو مەوزوعانە هەیە ئەو جارە ئەگەر هاتو تەلاقی داوە دیسان عینن عەمەلی لە بۆ دروستە تا تەلاقی دووەم تەلاقی سێمی کە دای ئەگەر سێم تەلاق ئەوانە ئەو عەمەلیانە ناخوە ئیلا سێمانگەکەیە پاشی سێمانگەکەی کۆتایی پێدێ حاڵەتێکی دیکە هەیە مامۆستا مەسەرەن زۆر جارێوە ژنەکە داوای جیابنەوە دەکات داوای تەلاق دەکات بەڵام پیاوەکە لی لە ڕێکدا دەچێت کوردەواری خۆمان دەڵێ تەلاقی نادەم ئەو ژنە چ بکە ئەو خولع هەیە خولع ئەوەیە پێی دەرێن لە کوردەواریمان پێدەن تاڵۆق یان تعلیق بەسنەوە کابرا دەرێت تەلاقی نادەم ئیلا ئەگەر 4 دەفتەرم نەدەنێ ئەگە 2 دەفتەرم نەدەنێ کابرا ئێستقلال دەکات دەڵێ جوزانم مەبلەغەش خەیاڵی آخر نابێت ئەگەر هەروە بوو شەکە ئەسێت لای حاکم دەتوانێت داوای تەفریقکە و کتابی دەداتی و ئەو ئافرەتە ئەتوانێت کابرا مەسەرەن باشە بە پرسیارەکە ئەگەر ئالۆستر نەبێ کابرا دەڵێ نایدەم تەلاقی نادەم و تەواو یەک شتیش نادە ئەی نادی دەکاتەوە ئاخردی محکەمە ئەتوانێت ئێکلای کاتەوە بڵێ ئەگەر بێت و دیڕاستەی مەوزوعەکەیەکە کە زانی پیاوەکە غەدەی لێەکە تەفریق بەدەست قازیە مەسەلە غەدر چی مەسەن ئافرەتەکە دەڵێ کاکەم حەقی نادا چۆن تەبیعیە ئەنی هەموو شەڕەوەش هەمان شێوازە ئافرەت حڕیەتی هەیە هەر وەختێک کابرا غەدری لێ کرد دەتوانێت لە یەکسەرش بێت جیابێتەوە مەسەر پیاو ئەگەر ویستی جابێتەوە حەق و مارەیەکانی ژنەکە ئەداتو دەبێت ئاسانترە چکە تەلاق بەدەست پیاوە باش مامۆستا ژن و مێرە گەشتە ژێک ببینێ و حتا هەر سێ تەلاقژی دەرباسکردن پشتینگە پەشیمۆن بین ئایۆ لێ هەیە و ئایۆ لێوانێ مۆزنە تێگەیشتنەکە کە پەشیمان بووینە وەڵڵا غەڵەتمان کرد تەساهولك هەیە لە ڕووی شەرعەوە بویان بگەڕێم تەلاقی چوارەمیش بەس بگەڕێنەوە کاکە ئەو ماڵە دیسان ئاوادان بکرێت تەلاقی سێم کە تەواو بوو یعنی یەکەم و دووەم خەلاص بوو بە سێم تەلاقی دا ئیلا دەبێ مێردی بکات دەبێ زەوجەشتکەی هەبێتن ئەو زا دەتوانێت بگەڕێت مێردەکەشی بە ئەوەی خۆی تەلاقی بدات نەک ئێستا دەکرێ و لای ئەو بیستبێنێت تەلاقی بدا و ئەزەوە لە مەزەب ئیمامی شافعی وەڵا هەموو هەر چوار مەزەبەکان ئەڵێن مەکروها بەس ئیمامی شافعی ئەفەرمێ ئیتیفاق ئەکرێ لەگەر ئەو ژنە لەگەر ئەو پیاوەکە کە ئەم ئەو ژنت لێ مارە دەکەین لە پاشی سێمانگەکەی خەلاص بە کە بەرێن عید دەکەی بەس دەبێت سبێنە لۆمان تەلاق دێەوە ئەو ڕێپێدراوە لە مەزەبی شافعی ڕێپێدراوە بەڵام دەرێت لەناو عەقدەکەی وە ناکەی فەرقی متعە و ئەوەی چییە متعە شیعە هەیتان ئەمان هەیتمان شیعە لەناو عەقدەکەی دیاریەکە دەرێ ئەو ژنت لێ مارە ئەەکەم لە بۆ مانگەچ لە بۆ 10 ڕۆژی ئەوە لە شەرعیدا جائز نییە لەبەرچی چونکە زەواج ئەسڵ وایە مؤبەد بێ نەک یعنی مەسەلەن تەوقید بێ متعە و سیغە و ئەو شتانەش هەر لەگەڵی دەبیت شەوەیەک دروست نییە متعە ئەگەر ئەو کاتەی تێدا یاری بکرێت دروست نییە لەگەر ناو عەقدەکەیدا لە ناو عەقدەکەی مەسەلەن چۆن عەقدەکە دەڵێم کاکە ئەو ژنم لە تو مارە کرد لەسەر مارەی ئەوەندە بە شاهیدی حەمەد و قادران لەسەر مارەی ئەوەندە لە بۆ 5 ڕۆژی لە بۆ 5 ڕۆژی ئەو شتێ قبوڵم کرد لە بۆ 5 ڕۆژی ئەو 5 ڕۆژە کە کاتەکەی دیاری کردی ئەوە پێ دەرێ متعە ئەوە جائز نییە بەس ئەگەر پێشی ئەو عەقدەی ئەو قسانەی کردم پێشی هەنجبرێ ئەمن 5 ڕۆژیت کە لێرەمە یان 4 ڕۆژکە لێرەمە مارەت دەکەم بەس پاشی ئەو 5 ڕۆژەی تەلاق دەدەم ڕەبت کردی مارە بەجاش یان و هەر بەتەر باسی متعە هەر باسی متعە باشە باسی مارە بەجاش عینیشتن فەرقیسە لە مەزەبی شافعیش عینی وایە خۆ باشە دەڵێ کاکە ئەمن 5 ڕۆژکە لێرەمە 10 ڕۆژکە لێرەمە مارەت ئەەکەم مارەیەکەش چەندە دەدرێمێ بەڵام پاشی ئەو 5 ڕۆژی تەلاق دەدەم ئێدەری زۆر باشە ئیتیفاق لەگەر ژنەکەیتەوە یان لە کاکە با مارەیەکی بەس کە مارەیەکی باسی 5 ڕۆژەکەی ناکە نانووسی لە سەراق هیچ نانووسێ بەو شێوازە دروستە بۆ شێوازەی دروستە بەڵام ئەگەر 5 ڕۆژەکەش تەواو بوو 5 ڕۆژەکەش کەڕە تاقینەدا زەواجەکە هەر مەزبوط
چکە بەهۆی کۆتایی نایە لە شیعەی وانە لە متعەی شیعە کە 5 ڕۆژەکە تەواو بوو لە کنەوان تەراق نییە یعنی هەروەشاوە خەرەتەکەی لەوێ پرسیارێک دێتە پێش مامۆستا لەگەڵ ئافرەتێک بەو عەقدەی کە باس کرد کە دروستە عەقدێک دەکات و دەڵێ من هەتا 5 ڕۆژ دیکە لێرە دەبم و دەڕۆم بەڵام دوایی لەسەر نانووسێت کە تەلاقیتدا هەتا 5 ساڵێت کەشکابرا بێتەوە هەر دەتوانین نزیکی و ئافرەتەکەوێت ئەو ئافرەتە ناتوانێت مێرد بکاتەوە ناتوانێت دەبێت ئەو عەقدە هەڵوەشێت ئەو وەخت دەبێت تەلاقیدا ئەوز دەبێت تەلاقیدا ئەو باش ئەگەر لە پاش 5 ڕۆژەکە کابراەکسە گوتی من دەڕۆمەوە تەلاقیدا ئەو کاتە دروست سیغە چییە؟ سیغەش هەر هەروەکو متعەیە هەر ئەو سیغەیە یعنی کە بۆی داری زاری لەسەر جەواز ئەسلەکەی بە برات وەڵای خۆش مۆزوع خۆش وەنیە خۆشە بەس گەلێک مشکلەیە مامۆستا طلاقێ مثلا من قلت يعني تشحل تدونين تسهل بونين نكوب زفر نافا اگر سيم حتى وسيجي باشا بو جنو ميركي تيجي مثلا طلاق ده او اخف نود نوف بينوانا ده قلت يمتو طلاق دي بس نبيجنا كاسيت نوف بينوانا ده والايكو دو فاشن يعني كسبنا حسد وصدرستات نوف بينوانا ده كسبنا حسد او الشرع او دبيت الجناح شرطي وخلكونيه طلاق عقده واخذنا منكم ميثاقا غليظا عقد بيمانه كتو عزك كاش نزانيت انك طلاقي خزانه كذا بيت الزنا بيت الجناح قلنا شنو بيت الجناح جاء راسك فيه ابغض الحلال عند الله الطلاق والله حلال هر حلاله او حديث صحه صحيح وتشتشي اساي دوكزنا قنج خو بزورين امن لم يجد صنصال لو بيش لو اني 2004 بي بينز بي مقابلكم كرال الزديدي المزليشي باسی تەلاق را گوتم ڕێژەی زۆربوونی تەلاق نیشانەی بەرەو سەحەتسوونی کۆمەڵگایە زۆر گوتیان چۆن قسەیەکە گوتم کاکە ئەو زۆرم لەو بەزم و ڕزمە نامینێ خەڵک ئێستا تەماشای بکە خەڵکێک تو ڕاستە کە دەڵێ ئەوە تەلاقی زۆرم وەزعەکان وایە هۆکارەکەی ئەوەیە کە ئەترابێتە ناوی زیاتر ئەوجا بە حوب ئیشەکە ئەکرێ بەبێ لێکدانەوەی مەوزوعەکان ئەوجا کە مشکلەیەکی دەبێت زوو دەچێتە سەر تەلاق یعنی کەسێک نییە مصلحی کۆمەڵایەتیمان نییە خەڵکێک نییە کە دەوری ببینی قسەش دەکەی لەگە ئەو ڕایی تۆ هەموو جار شتێک دەڵێم بەو خوایە دوو کەس یەکدیان خۆش بوێ هەموو دنیا کۆبیتەوە بیانەوێ لێکیان بکەن مستحیلاتە کەواتە تەلاق حقیقەتەکە کابرا ناگونجێن لەگەڵ یەکدی تەواو ناگونجێن آخر الدواء دنیا داستانمان هەیە عشیرەتی ئەو عشرێتی ئەو لەگەڵی نینە تهدید دەکەن بە کوشتن بە نازام چی کەچی هەڵدەگرن دەچن لە جێیەکی دیکە مارەی دەکات ئەوە مانای ینی فعلەن ئەو ویستی پێکەوە بوون و خۆشەویستی و هەم لە پیاوەکە پیاوانەیە هەم ژنەکە ژنانەیە یعنی کەواتە خۆشویستن ئەو زۆرە خۆشویستنە ڕێزێکی زۆر جوان تێدایە لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر بە چاوەکی خراپتر تەماشا دەکرێت خراپتر تەماشا دەکرێت بڵێ کێشێش کەشمانەیە لە کۆمەڵگەی ئێمەدا داخەکەم زۆرێک لەو ئافرەتانەی کە تووشی وەزعێکی ئاوادێن یان پیاوەکەیان دەمرێت کە 4 مانگ و 10 ڕۆژی شەرع لە بۆ داناوە چاوەڕێی ئەددا یان ژنێک تەلاق ئەدرێت کە 3 مانجی لە بۆ داناوە چونکە ئیسلام دینی ڕێزگرتنی ئینسانە نەک فۆتاندن ئەو ژنەی کە مردی مردووە نەک 4 مانگ و 10 ڕۆژ سارێکیشی پێ بسێتن 2 ساریش هەر مردین نابێ بکاتەوە ئەو کچەی دیکە کە تەلاق دراوە هەر بە سایەکی سوک تەماشا کرد یعنی کە ئەنەما هەموو تەلاقەکان خەتای ژنەکەیە وانە کەس نایە پرسیارکەوە کۆمەڵگایە و هیچ پەیوەندیشی بەدینەوە زۆر زەر بەناوی دینی شۆ مەگەلە بەحسێ تەلاقی کردی شڵا خودی مۆڵێت هەمی ئاڤادۆن کە دیری نەخۆشیە و تەلاقی بم چەکە دەبێ خۆشترین کە ئینشاءالله توش بەرەو قۆناغەپسی بسەناو قەفەس گەلە خودش تەڕازی بشاءالله بارك الله فيك قەفەس گەلە مەمنون لەبۆ کاگەندرێنیش لەبۆ شوانم کرد مامۆستا کە تسێکی تایبەت هەبێت داخواست مامۆستا مەلا دەشوی کە دەنگی خۆی تایبەت بێژە بڵام خزمەتی بڵام مەزبوطە دەنج چارەسەرم بۆ دانایە گوتم پێشی وتارشتی بخینی و قاوەشی بخۆ بە جەنابی مامۆستام گوت وەڵا مهمە ئارە وەڵا تۆ کابوون خودش تەڕازی خوا پاداش بداتەوە ماتان ئاوا ماڵی تو نەزاوای بارك الله دەستان خۆش کاک زۆر سپاس یاخۆ بەخێری چاوەکەم کاک سوبان خودش تەڕازی بێت گەلە مەمنون گەلە بخێرەتمە لە هەندێک مەش تەلاقی دیرکن سرودێکا خۆش بێژم خێرا پیرەخۆ ئەو هەم مۆبایلەمووی تۆ قلبي حزين
السوان متويون شاد بقلبي حزين نور السوان متوي نور السوان متوي مرهمي زامو بنيني هردود المال متوي كي ممنون التام صدى وندا مستحق صدى وندا مستحق قاتلي جانمته صافي السام ديوانا وعاشق وحيران راي مسلماني سلابك يا نوري إيمان وانا أسيري خاشيريتهم روح ملا ريدنا ويا أسيري خاشيريتهم روح ملا ريدنا ويا يلا بكرداني سارق آياتي مصحفي رواد ما إعزازيد وأبرواد ساقي
اي بارك الله فيك وي الله خذ اشتري وي هربجي اي ما شاء الله اي ما شاء الله ارهبيه اي هربجي وي هربجي يكلا الشعر كاني الشيخ عثماني بياري يعني ما مستوى الشعر تبخو مثلا تبخو النبي صابن تبخو بكياسر اخو ما كنا سين نا والله زياتر يعني من لروي تكست كان زياتر كاك محمد سورسي او زورتر هاو كارما براسي زور أو بس وكو آواز ولحن لحنا كان بخوم يعني أودك زور كاس هندك رخني دقرية محزم ليه وفيش أوانا باز بك لحن بخوي لحن علاقي لوينية لحن يتوشتك مثلا يستبون من هندك بابتها بيوستبا الحاني قوراني بس تو علاقة لوينية توشتكاني خودك وكو ريزبندي وكو الشعري خودك دايلي أداكرنا كي خود لحن طبعا مهم نيشي ويني مهم تيشي ندي لحن بابتي ديكي وشش بابتي ديكي كأخوة قورة فرمي والشعراء يتبعهم الغاوون ما بس ويلا تسونيتي تكستكي كدا نسري ناشرين وناموبي أو زور خراب زور تأثير لذكاء ربط مثلا لحنة كيبو تدخوش مثلا نوفشي بيت عربينا بيت تركينا بيت عربية كان زورترين يعني اواني برين وكو برين خوما بيدا قوتري فراقيات عتابة يعني زياتر مثلا إيمتسون مثلا يستا حيران مان هي حيران يعني گزارش دكا لسر تعبيره شي غربتو او شتانه مثلا حيران دريم او روك يعني يخوي دردبري عتابش يعني اوكل دلي خوي دا بيشكش دكالوي يعني تشتاق لناخي دا هي بالزرع ادي بابتي لاوكو وشتانا قد مثلا نوت لاوك اخر لاوك ايما وكو لاوك نتكلم زياتر بيوستا با زياتر دين بزطواني وكو ما بس يعني عادتواني مثلا يسابون من مثلا عندك الشعر هي شي ما مستمر مخلصي دوسري ويك بقول انا كمثلا ضلي باب كين يا راني دين حمدي خدا دين الدنيا ما زياتر بيدا الله الله بابك يا راني دين حمدي خدايا يا دين الدنيا ما زيات البيددان ساكيا شي واي لقلي ما هيا انا كريا وصفي بكذا ساكيا محمد المصطفى قرن بيجهاتوا واد زاني نركيستا كابوا بويا قرد بوين باسيبوني او دكاين هو زباني خۆشەویستە لای خودای گەورە هۆ زەبانەی بۆ دەکاین با لە شوێنێک گەرمەولود کرا دابنی شێت پێکەوە هەروەک برا با کەس لەگەڵ کەس بوغز و چینی بانە بێ ناتەواوە دینی هەر کەس وانە بێ چاوەڕێی پێیغەمبەری بن لەو زووە دێتە مەجلیس هاتنی نێزێک بووە هەرکە هات سەڵاوات لێ بدان مەطلەبی خۆتان لە خوای گەورە داوا بکەن نابي نيرو ميتا ما شايك بكان نابي من دالان مجلس نارك بكان مجلسي شاهان دبي شاهان بي قيمتي نابي قروها نبي أمانا يا رسول الله أمانا يا حبيب الله تنور الجسم جاني هذا وين دي تظن بابا برو زور لا تلقى الرايمة بس بخوينا برو دي او تمنيش دي يلا أمانا يا رسول الله أمانا يا حبيب الله تنور الجسم جاني وزقها مو زاني بها مو دقود بخواي أوز زور قديم بو ببيرم دي أما من دال بوين ما مستاك إن شاء الله خدي جهي كتاب حشت أجر أمري خدي كربت أجر ما بجي إن شاء الله تمني يدري بس بورتكم نما هبي التلفزيون اللي دا بيرامتين اف بيفيت شميجه يعني جاي خود قرن قالت توي بعد مين از قال الديف قرهم انا ظن من نادي تابع او مولود نامي قديم وكاك اندري مولود نامي هو مولود نامي قديم وقتي بيشتر وابو مثلا اواني بالتمنكان او اذا زانن يعني بيشتر تلفزيونات واعلامات قلت تشي دزانن لا ها قلت تشي اولو بابتي دزانن بالتمنكان بالتمنكان مثلا بون من اواني كلا ديوخاني اخوات بياو معقولان هبو مثلا تسرع شان بيدا كرد يعني مزي زوابو الشوت سريعا دادنا
هەندێک شەکریان دادەناوزە ئەو مەولود نامە بەو شێوازە والله دەخڵ شتێکی ئەوە حازر کە دوای ئەوجا ئەمن دێمە. شتێکی دیکە ئێستا تەمەشا دەکەم مامۆستا بە عەربی هەیتی مەسەرەن بە کوردی ناوچەکانی هەموو دیکە نازانم بە تورکمانی لەسەر شێوازی ئەوی هەیتت هەشتێکی لەسەر ئەخر ئەو شێوازی تورکمانی چونکە مەثەلەن ئێمن زیاتر حەزم لە شتی ئەوەکانی قەدیم بوو مەسەن ئێستا ئەو شعری تازە خوێندوانەی قەدیم بووە ئەوەی کە تورکمانیە دەبێ هەوڵی بۆ بدەم ینی زیاتر وشەکان دەبێ هیچ شتێک نازانیەوە مەسەلەن ئێستا دەتوان مەثەلەن ئەوەی مەدینە ئەمارە مادم ینی بەس تۆزە تورکی هەندێکی ئەوەی دەتوانم تەقدیم کەم ینی بەس بە کاملی نەهەموو ئەوجا دوای کەمێکی دیکە ئەوە میکسکە لەگەر بابەتەکی کوردی باشە شاء الله برا دوو بابەتێت گرنگ تێکەلکین یا ئەیکێت هەیڤا ڕەمەزانە پیرۆزداوە لە حتا ئەگەر کیم بچنە سەیران و گەشتۆژ یانە بوهارە جێ خوشە بەس بەر بە ڕەمەزانی وەختی هێندێنینە بەس بۆ ژینگە تێتە پیسکردن بخواردنەوە زێدە ئەوە تێتە هۆڤەتن ئەڤژیت بتە بۆرەکەی گران سەر ژینگە ئەو مەسەلەی ژینگە پیسکردنە بە قورئان کارە ساتە vêca hişyariya باشتر vê carê em peydakin ka te pêtivî çendê hê hindê çêke te pêtivî çendê heye hindê bixwe hazir ka bixwe û del hindê jî da hêdî hêdî xudê hez kir piştî Remezan û cejnê çûn ejdar vedê dest pê kir û fetira derbazbî de taybet jî berê Remezanê me dîtim mixabinî ve hindek çûne seyranê yani karesat bî cihê xwe ka çawa pîs kiriye hosayê hêlay دەگەڵ ڕێزم ینی بەڕاستی ناشرینە ئەو مرۆڤانە زۆر ناشرینن هەندێک وێنە بەڵاو بین یعنی مرۆڤ باوەڕ ناکرد ئەڤە مرۆڤێت چوینەڤێری و سۆبێ سەروبەرکردی وێژە ئەم vê mijarê gel mamostayekî ezîz û pispor û şarazat bu warê jînge û jînge parêziyê de berêz Luqman Şêrwanî em bixêratinayî bikîn gelek gelek bixêr hatî عەلەیکم السلام ورحمة الله وبركاته gelek gelek bixêratina bikîn gelek gelek bixêr hatî زۆر سپاس مەمنون شارەزاد bu warê hişyarkirina jînge parêziyê de xuda hez kir em vî babetê gel te vehezkîn زۆر باش Piçekê wa îro mayekê xwe veşêre da cantir derkevî maşallah gel can û rêko xwe bixêr bê سەلامت بن ئێوە جوان لەگەر ڕەمەزان و ژینگە پارێزی و شارکردنی خەڵک چوونی سلااو ڕێسمان بۆ بیناران هەیە دەستیەوە خۆش بێت بۆم بابەتە بەڕاستی ئێمە زۆر بە گرنگی دەزانین کامیشە لای ئێمە ژینگە جێ بایەخ و پرس بێ الحەمدولillah باشین بەڵام ئیتر هەندێک مناسبە هەن هۆکار بۆ ئەوەی کە بڵێن کاری تدا بکەین ژینگە باشتر و پارێزین یاخود هەندێک مناسب بۆ نەمان هەیە دەبێتە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگە ئەگەر ڕەچاوی پاراستی ژینگە نەکەین بێگومان دیارە ڕەمەزان هەردوو بەشەکەی هەیە بە تایبەتی ڕەمەزانی مسلمان کەوتوتە ناو وەرزی بەهار گەرچی خەڵک گەشت و گوزار ناکە بەڵام هەرتان تێبینیمان هەیە پێمان وایە ڕەمەزان ڕۆڵی گرنگی هەیە بۆی ژینگە و پارێزین و پێویستمان بۆ هۆشیاری زیاتر بێ زۆر باشە ئێوە شارەزان لە هۆشیاری ژینگەی مەسەلەن گرنگترین شتەکان چین لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا بۆ ئەوی ژینگەیەکی تەندروست و پاک و خاوێنی هەبێت پێگومان لە ڕاستیدا ئێمە دوو پرس هەن دەبێت یەکەم جا بڵێ بگەینە ئەو ڕادەی کە تاوگو چەندە گرینگە چونکی هەرش بابەتێکەکە لای مرۆڤ گرنگ نەبوو بە هاکەشی نامینێ مەسەنە بۆ نمونە ئێستا بۆی دەڵێ کابرای گرنگی بە مۆبایلەکەی دەدا لەبەرەوەی بە پارێکی زۆر کڕوێتی یان لەوانەیە کۆمەڵی هێنی زۆری تێدا بێ لەوانەیە سویچی بەسەرەن سویچی ئۆتۆمبیلەکە لێ بزر بێت دانێکی احتیاجی هەیە لەوانەیە مۆبایلەکەی بزر بێ خەمی زۆر بۆ بخوا لەم ڕوانگەەوە دەکرێت بڵێن ژینگە بۆیە گرنگە چونکە پەیوەستە بە ژیانی هەمومان یانی دەکرێت ئێمە جیاوازیمان هەبێت لە ڕووی تەمان لە ڕووی فکر لە ڕووی سیاست لە ڕووی ئاین لە ڕووی کللتور لە ڕووی نەتەوە بەڵام مادەم هەمومان لە زۆنێکی دیاریکراو دەژین یا لە کشوەرێکی دیاریکراو دەژین یا هەمومان لەسەر گۆی گردردونین لەسەر ڕووی زەوین کەواتە هەمومان لە بەرامبەر ژینگەدا یەکسانی ژینگە ئەگەر هات و گرنگیمان نەزانی ناتوانیشم بیپارێزین بۆیە هەنگاوی یەکەم زۆر گرنگە ئێمە بپارێزین بۆ وەکو باسم کرد ئێمە دەکرێت جیاواز بین بەڵام لە پاراستی ژینگەدا جیاواز نین دەبێت هەموو ئارەکمانە بیپارێزین و نەهێنین پیس بێ لەم ڕوانگەوە ئەگەر ئێمە گەشتن بۆ دەرئەنجامە بێگومان ئەو کات لەوانەیە ستۆپ بکەین بەرامبەر پیسکەرەکانی ژینگە یەکێک لە تایبەتمەندیەکانی ژینگە کە ئەو کەسەی کە ژینگە پیسەکە یەکەم زیان بەرخۆی دەکەوێت چونکە ئێمە هەرچەندە لە پیسکەرەکانی ژینگە و نزیک بین ئەو کەسە ئەگەری هەیە تەندروستی لەدەست بدە ئێستا کە هەموو زانستە نوێیەکان هەموو توێژینەوە بڵێن زانستیەکان تەندروستیەکان ژینگەیەکان گەیشتونەوە قەنەعەتەی کە مرۆڤ ئەگەر لە ژینگەیەکی تەندروست نەژی
نابێت چاوەڕێی تەندروستێکی باشکە واتە پێویستمان بە ژینگەیەکی باش و خاوێن هەیە تاوەکو بە تەندروستی بژین من هەمیشە لە کۆڕ و لە سیمینارەکانم شتێکم هەیە دەڵم چێ دەیە بکەینە شاجوانی هەموو لەوانەیە خۆزگەیەکی باش بێت بە کوڕکچەکان یان چێ دەیامێ بستن بیکەینە ڕۆناڵدۆ میسیەکی تر لەوانێ ئەوان ناوبانگترین کەس بن لە جیهانەوە نیە سەرمایه‌دارەکانی مەسەرەن ئێستا لە بینی گەربەتوس و لە بینی ئەو سەرمایه‌دارانە جیاوازیە بەڵام دەکرێت لەوانیش دەوڵەمەندیکەین بەڵام دەڵێن دوای ساعتێکی تر تەندروستی لێوەردەگرینەوە یان بەو مەرجی ساعتێکی تر دەرزێکی لێ دەدەین کە ئەو شتە گرنگانەی کە تۆ هەت پێ لە ژیان دواتر لە دەستی بدەیت کەس ئامادە نەی بیکە لەبەرچی لەبەرەوەی متعی ژیان چێژی ژیان لەو کاتەدایە کە تۆ تا خاوەن تەندروستێکی باشی ئەگە تەندروستی لە دەستدا کەواتە هیچ بەهایەکی نییە دو بحثی کارگرد موازنه که گل جرخته بحثی شینگه پاریزی و پیسکر ناجنگه بحثی دیکیلی و کارگرد موازن و ترون بلاده بین سرتاکی رنگ کم کرنا گلیشی او بارمیکت میت خورنه باشترین ریگ بد که ام شینگه پاریزین داتا او دیفچونه تو اکرین کردستان تایبتی جی و رمضان در باز بیدا چی که نمونه افصال رنگ بزحمت بد یا چا بیت هاوتنا گلیشی یا جی برمایکت خورنیه از بیجم نه کاکشوان ئەو جەناب دەڵێت دروستە بەڵام لای ئێمە ژینگە تەنها پاشماوە نییە سارەکانیشمان ئەو کار بۆ پیسبوونی ژینگە کارگەکانیشمان لەوانەیە بنزینی خراپیش بێ لەوانەیە مولدەکانش گەورەکان زارشتە گەورەکان لێگەڕین لەسەر تاک ئیشکەین ئیسادی لەسەر تاک مەسەرم بۆ نمونە کابراایك بۆلیدەیەکی هەیە ئایا چ پاشماوەکەی 5 کیلۆ فرێبدا یاخود نێلێ مۆلیدەکەی دووکەڵ بکە هەرچیان گرنگ نییە کابراایك ئۆتۆمبیلێکی هەیە ئایا ئۆتۆمبیلەکەی وەک بڵێ دووکەڵ بکە دووکەڵەکەی چاپ بکە یاخود ڕۆژانە 10 کیلۆ پاشماوەی هەبێ کەواتە ئەم بابەتە ژینگە هەمووی گرنگە هەرێکەوە بە پێی سێکتەری خۆی بە پێی بواری خۆی هاوڵاتێک ئەگە لە ماڵێکدا بەسەرن دوو کەسن بەقەدەر دوو کەس خواردن دروستکەن بەقەدەر دوو کەس سەوزەوە میوە بکڕن باشە ئەگە تۆ ئێستا منم گریبان کاکشفا و زەخەر سینگڵەکەی پێشانەوە نیە کاکشفان پێویست ناکە کیلۆیەک بۆز بکڕێ چونکە دڵنیام لەوانێ بە 3 ڕۆژ کیلۆی بۆز نەخۆی دەرەنجام چی لێ دێ دەبێتە پاشماوە دەبێتە تێک دەچێت کەواتە تو یەک بۆز بکڕی یا یەک سێو بکڕی یا بەسەر یەک پرتەقال بکڕی باشترە لەوەی کە 2 کیلۆ پرتەقال و 2 کیلۆ مۆز و 2 کیلۆ بکڕی جامۆکو تاک بێنە سەر خێزانێک ئەگە خێزانێک سێ کەسە بەقەدر سێ کەسەکە خوارد دروستکە بەقەدر سێ کەسەکە سەوزە میوە دروستکە بەقەدر سێ کەسەکە نان بخوا ئەگەر ئێمە گەیشتن ئەو هۆشیاریە کەواتە دەکرێت بڵێن هەنگاوێکی زۆر باشمان ناوە بۆ پاراستی ژینگە خاڵێکی تر زۆر گرنگ ئەوەیە کە ئێمە پاشماوەمان دەبێت تەبیعیە لە هەموو وڵاتانی جیهان پاشماوە هەیە بەڵام کێشەمان لە زۆری کەمە خاڵی یەکەم خاڵی دوم لە چارەسەرکردنەکەیەتی سەردەریکردنەوە دیال ئێستا لە ستانداردی جیهانی پێویستە هەر هاوڵاتێک ڕۆژانە 9 کیلۆ پاشماوی هەبێ یعنی لە 24 ساعتدا ئەگە مەسەن خانەوادەیەک خێزانێک 4 کەس بن دەبێت 2 کیلۆ پاشماوی هەبێ نابێت 5 کیلۆی هەبێ ئەگە 5 کیلۆی هەبوو کەواتە زۆر ئێمە بە پێیاندێک توێژینەوە هەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستان کیلۆیەک و پاشماوی هەیە وەسەتا 50 ئەو پاشماوانە خۆراکن کاک لوقمان بەڵێ ئەم بابەتە یعنی تا لێورد قوڵە بەڕاستی تا لێورد دەبێت ینی ئەوەندە ئاسان نییە بۆ نمونە ڕەنگە تاکێک تااقەتی نەبێت ئەم وردەکاری و تەفاسیل و کاکە من چیلۆ نیوەکم هەیە شیلۆیەکم هەیە تەمەشا دەوروبەرەکەی خۆی دەکا هاوکار نین هەماهەنگ نین لە پاراستنی ژینگە هەموو ئەو باسی دەکەی دەڵێ کاکە من بەدە بە ئاوەکەم فرەنەدەم کابرای مۆلیدا دووکەڵی هەتا ئاسمان کابرای فڕنی مەسەرەن هەروەها ئەوەی دیکە ئۆتۆمبیلەکەی بەو شێوەیە ئەو فەوزایان بە تاقی تەنە هیچم پێ ناکرێت لە چاو 3-4 میلیۆن کەس ئەو بیرکردنەوەی هەمیشە یەکسەر دێت مرۆڤ نەفسی ینی ئەمارە بیسووە یەکسەر هەمیشە بیر لەو بابەتانە دەکاتەوە خوڵقیەتی یان شێوازی مرۆڤ هەندێک جار جۆرێک لە تەمبەڵی تێدا هەیە لەو حاڵەتانە ئەو معریفەیە چونکەم بابەتە پەیوەندی بە معریفەوەی معریفەی تاک ئەم معریفەیە چۆن هۆشیار بکرێتەوە هێزی ئەو هێزە سەحریە کە بتوانێت تاک هۆشیار بکاتەوە بۆ پاراستنی ژینگە لە تیرەکەی خۆی لە چواردەورەکەی خۆی هەرلانی کەم لە مەترێک لە دەوروبەری خۆی باشە ئەم معریفەیە چ هێزێک چ سەحرێک دەتوانێت ئەم معریفەیە دروست بکات چ هۆشداریەک دەتوانێت داخلی فکری ئەم جۆرە کەسە بێت لە تەمەنێکەوە لە کێوە لەکوێ پرسیارکە زۆر جوان تۆ ژینەوەکان ئەزبنی وڵاتانی پێشکەوتو ئەو وڵاتانی کە ژینگەتیدا بسن تا ڕێژ تاستان تا ئاستێکی زۆر پاش پارێزراوە دووشت ئەم وای کردووە کە بپارێزرێ یاخود ژینگەکان بە سروشتی خۆی بێلێتەوە یەکەم هۆشاری تاک ئەو کەەوەی باس کرد ئەو سەحرە چییە دووەم قانون ئێمە ئەگەر لە بەخچی ساوایانەوە دەست بە هۆشاری پەروەردە بکەین قوتابخانەکانمان ناوەندەکانی زانکۆ ناوەندەکانی توێژینەوە دەکرێت بڵێن هەنگاوێکی باشمان ناوە
بەڵام لە هیچ جیهانێکدا نییە، بەڵام لە هیچ وڵاتێکدا نییە هەموو مرۆڤەکانی 100% پێرفێکت بن لە پاراستنی ژینگەدا. هەندێک خەڵکمانەیە وەکو جەناب دەڵی کابرا لاسارە، هەرچەندە دەزانی مەسەلەن فڕێدانی ئەم شوێنە لە شوێنی گونجایی خۆینەی زیان دەگەینێ بە ژینگە، بەڵام کابرا پابەت نییە فڕێدە. ئەم خەڵکانە دەبێت شادەکە 1000 دەبێ لێ کوور دەڵێ دەبابتە 1001 ئەم خەڵکانە دەبێت ئیلا بە یاسا بیان تەزێنین وەکو دەڵێ وەقوبەیان بدەین. وەقوبە بەمانای ئەوەی کە سزا بدرێن سزای یاسایی بۆ ئەو کەسانەیە کە سەرپێچی دەکەن. مەسەڵەن کەسێک لە گڵۆپی سوورەدا سزا نادرێ بە ئۆتۆمبیلەکەی، بەڵام خۆ سزادانەکە بۆ ئەو نیە و کابرا ڕقمە لەو کابرایە بێ، نەک هەنگاوێکی ناوە ئەو هەنگاو مەترسیدارە. کەواتە هۆشداریە تەنیا بۆ تاک نییە، بۆ لایانی پەیوەندداریشە، بۆ یاساشە دەبێت یاسا وا بکات. بێگومان دەبێت یاسا ڕۆڵی خۆی هەبێ، دەبێت تاک ڕۆڵی خۆی هەبێ، یاسا تا چەند ڕۆڵی خۆی هەیە؟ دەبێت هەمووی ڕۆڵی خۆی هەیە، ڕۆڵی خۆی هەیە یاسا لە بێگومان هەیە. بەڵام ئەوەی ئێمە دەمانەوێت کە ئەوکو چالەگوانان و پسپۆڕانی بواری ژینگە لە ئاستی خواستی ئێمە نییە. مەسەن لە وڵاتان ئەگە تۆ سەرپێچێکی هاچۆ بکەی لەوانەیە مەسەرەن 50 لیرە یا 50 پاوەند سزا بدرێ، بەڵام کە کاتێک سەرپێچی ژینگەیەکەی لەوانەیە $300 سەرپێچەکەت بۆ بنووسن، ینی پیسکە ینی سەرپێچی لە ژینگەدا 5 قاتی سزایەکی هاتوچۆیە. جوانە لەبەر ئەوە بۆچی لەبەر ئەوەی سزاکانی ژینگە زیاترە لە سزاکانی تر، لەبەرەوەی ژینگە وڵی سزا دەرهاویشتەکانی پیسبوونی ژینگە کاریگەری سامناکی هەیە لەسەر خەڵکی. مەسەن ئێستا من و جەنابتان لەگەڵ ئەو بەڕێزانی کە لە پشت کامیرن ئێستا لە زۆنێکی دیاری کراون وانێ ناو ستۆدیۆیەکەین، یەکێکیان جگەرە بخوا وەکو هەمومان جگەرە دەخۆین چونکی کەشواکە پیسە بێ. مەسەن یەکێک هۆکارێکی پیسبوونی ژینگە بڵاو بکاتەوە وەکو یەک هەمومان زەرمەندی، بەڵام ئەگە ژینگە بکە پاک بوو هەمووشمان سوودمەندی. تا باسی ستودیۆی کرد ئەم لە هەرێمێ بەحەسبین باڵ ئەگەر وە دیفچوون بە کوڵین کردبن خراپترین هۆکار بوو پیسبوونە ژینگە هەیە و نەهشیار بینە کۆمەڵگەی چییە؟ توانین ئێمە پۆڵێم بکەین بۆ هەر سێکتەرێک لە شوێنێکی دیاری کراوە. مەسەلەن بۆ نمونە ئێستا دەوروبەری کانی قژاڵە خراپترین شوێنی پیسبوونە بۆ دەردانی گازی گازی میسان، ئاتاکو راپۆرتی نێودەوڵەتی هەیە لەسەر ئەو شوێنە. باشە چەقی ئەو شوێنانی کە ئۆتۆمبیلیان زۆرە لەو شوێنە پیسترین شوێنە بۆ پیسبوونی هەوا لەبەر ئەوەی گازی CO2 زۆرە. ئەو مۆلیدانێک کە زۆر دووکەڵ دەکەن کە دووکەڵەکەی بەسەر ماڵەکاندا دەڕوە ئەو شوێنە دەبێتە پیسترین شوێن لەو شوێنە دیاریکراوەی کە مەسەلەن دووکەڵی زۆری ئۆتۆمۆلیدەکان هەیە، بە تایبەتی ئەگەر گاز و ئەگەر بنزینەکانمان ستاندارد نەمن کەچی تێبینی زانستی هەیە لەسەر ئەو بنزین و گازوای لە هەرێمی کوردستان هەیە کە زۆربیان کواڵیتیان باش نییە یان وەکو ستاندارد نییە، یان هەندێک مادەی تێکەڵ دەکەن ئەو مادانە وەکو قورقوشم ڕەساس کە مادەی نێودەوڵەتی قەدەغان نابێت لە بنزین و گاز هەبن، بەڵام بەداخۆ بۆی زووتر بنزین و گازەکە بستێت تێکەڵی دەکەن. کەواتە دەتوانین بۆ بڵێن لە هەر شوێنێکی دیاریکراودا لە هەر زۆنێک لە هەر ڕووبەرێک کە هۆکارەکانی پیسبوونی ژینگە هەبێ ئەو شوێنە دەبێتە پیسترین شوێن. لەوانە لە کافتریایەک با قسە تاواکەم کاکیدرن لە کافتریاک دەکە هەموو نێرگەلە دەچێشێ ئەو شوێنە پیسترین شوێنی ژینگەیە بۆ هەواکەی پیس دەوێت بە نێرگەلە، چونکی نێرگەلە مادەی تووتی نادێت کەڵ بکرێ CO2 مادەی کیمیایی زۆر تێدا. ئەو پرسیارەکەی جەناب بەو شێوەیە، بەڵام بەعکسەوە هەرچەندە ڕووبەرەکە فراوانتر بێ و هەرچەندە پیسکەرەکانی ژینگەی کەمتر بێ بێگومان ژینگەی خاوەنترە. ئێستا مەسەلەن ئێوە لە دەرەوەی شاری لەگە چەقی شارە ئێرە پاکتر ژینگەکەی چونکی هۆکارەکانی پیسبوونی کەمتر. باشە باسی ئەوە دەکەی کە چەند گرنگە تاک هۆشیار بێت لە پاراستنی ژینگە ئەرچی تاکە پێگوم تا چەند ئەرچی لایانی پەیوەنددارە لە پاکڕاگررتنی ژینگە و فعلەن لایانی پەیوەنددار ژینگەی پاکڕاگرتووە تاوەکو خەڵک چاوی لێ بکات. لە ڕاستە پرسیارێکی قورسە بۆچی ئێمە ئەو وڵاتانێک کە قەیراناوین ینی قەیرانی جۆرە و جۆریان هەیە لەوانەی کەمتر وەکو دەڵێ بپەرژێنە سەر ژینگە یان ئەولەویەتیان ژینگە بێت. ئێمە مەسەلەن لە کابینەکانی تری حکومەت هێرم چەند ئەولەویاتێک هەبوو ینی پلەبەندێکە بوو ئەولەویاتی حکومەت مەسەلەن شەڕی داعشدا مەسەلەن پاراستی هەرێمی کوردستان بوو بە خوێنی مەسەلەن پێشبەکە قارەمانەکانی ئێمە، مەسەلەن دواتر مۆزەی موچە بوو، مەسەلەن دواتر ئەنجا پرسی ژینگە بوو. یعنی زۆر کاتەیە هەر وڵاتێک کاتێک پلەبەندی دەکات بۆ ئیحتیمامی ئەو وڵاتە یا لە پلانی خۆیدا وڵاتەکە ڕۆڵ دەبینێ. بۆیە ئەو وڵاتانی کە قەیراناوین ئەزەماتی زۆرانێ جا سیاسی بێ ئابووری بێ اقتصادی بێ هەتا ژینگەیی بێ دەگەڕێت سەر وڵاتەکە ئیحتیماماتی چۆن لانی پەیوەنددار ڕۆڵی لەوە هەیە هەنگاوی یەکەم لە پلانەکان دێ ژینگە بێتە ئەولەویەت. مەسەن ئێستا ئەو قەیرانانەی کە هەن ئێمە لەوانە قەیرانە ژینگەیەکانمان زۆر سامناکتر بێ لەسەر ئێمە. مەسەن بۆ نمونە ئەگەر دیقەت بدەن ڕێژەی توشبوون شێرپەنجەکان لە نەخۆشخانەکانی هیوا نانەکەلی
ئەوەی دووەک نازام ناوی چی لە خۆشخانەکەی ئەوی تایبەتە بە شێرپەنجە دەبینی ساڵ بە ساڵ کێڕی توش بوون بە شێرپەنجە زۆر زیاتر دەبێت هەموو ڕاپۆرتە زانستیەکان پێمان دەڵێن سوتەمەنی مشتەقاتی نەوت و گاز و ئەوانە هۆکارێکن بۆ شێرپەنجە ئێمە مەسەرەن زۆری ئۆتۆمبیلەکانمان مەسەر مەترسین ئەگەر حکوومەت بتوانێت ئەمانە کەم کاتەوە کێشەی کارەبا چارەسەرکە و هیچ مۆری دێک لە کۆڵانەکانی ئێمە نەبێ دەکرێت هەنگاوی زۆر گەورەمان ناوە پاشماوی هاوڵاتیان هەموو ڕیسایکلیم بکرێتەوە دووبارە مەسەرەن نبێتەوە کارێک بۆ پیسبوونی ژینگە هەنگاوی زۆر گەورەمان ناوە کەواتە حکوومەت ڕۆڵی هەیە لە چاودێریکردن لە چارەسەرکردنی کێشەکاندا بەڵام پرسیارەکە ئەوەی ئایا حکوومەت بۆ ڕۆڵی خۆی هەڵساوە ئەوە دەکرێت وەکو باسم کرد لە قەیرانێکی وادا لە کە حکوومەت لە ناو قەیراندا بن لەوانەیە پرسی ژینگە ئەو لەوێت نەبێ لەوانەیە هەموو کەس لە هەبن ینی بزانن ئەوە لەوانەیە خودی جەنابی سەرۆکی حکوومەت لای زۆر گرنگ بێ بەڵام هەندێک شت هەن کە بۆتە ئەمری واقع ئێستاکە ئێمە مۆلیدەکان هەڵبگرین لە هەرێمی کوردستاندا لەوانەیە وەزارەتی کارەبا نتوانێت 24 ساعت مثلا کارەبا دابین نەکە ئێمە لە 2024ین بۆ ناکرێت خەڵکی بێ کارەبا بێ یعنی ئێمە کەوتونتە ناو وەکو دەڵێ قەیرانێکی وە ناتوانانی باسانی دەستبەرداری بەستەکە ڕێگەوەی حکوومەتی هەرێمیش تووشی ئەمر واقعەک بۆ لەگەڵ حکوومەتی عراقی بەڵام ئێمە دەکرێت هەنگاو بن دەکرێت پلانمان نەبێت لەبەر ئەوەی بەسەنە حکوومەتی هەرێم کە قەیرانی کارەبا چارەسەر کە لە 10 ساڵ چارەسەریکە هەوڵدا بەسەنە من لە ماوەی 5 ساڵ چارەسەریکە بە بەدیلی ئەو من کاتی خۆی لەگەڵ هەندێک لە بەڕێزانی بەرپرسانی وەزارەتی کارەبا گفتوگویەکی ئەوەمان کرد مەسەن توێژینەوەی بکرێت خەڵکی لە باتەوەی ئەو کەسێک کە کارەبای مۆلیدەی نەوێ بتوانێت بە تشکی خۆر کارەبا بخۆی دابینکە مەسەن لە ماوەی 3 ساڵ کارەبا لێ خۆش بن بۆچی لەبەر ئەوەی کە ئێستا حکوومەت ئەو تەمیلێ بۆ کارەبا هەیە لەوانێ زۆر زیاتر بێ لەوەی کە ئێستاکە هاوڵاتیەک پێویستی بە مۆلیدە نەبێ یان هاوڵاتی خۆی بتوانێت بە وزەی بە تشکی خۆر کارەبا بخۆی دابینکە ئەوی لە ڕێی تاقەشەم سێکانەوە هەنگاوێکی بێگومان زۆر گەورەیە بۆ یەکەمە ژینگە و پارێزین و هەوامان پارێزراوتر شیبوونەوەی مادەکان زۆر جار باس کراوە ئەوە شوشەیە ئەوەندە ساڵی دەوێت ئەوە بوتڵێکی نایلونە بوتڵێکی ئاوە دەبێ ئاوە ئەوەندە ساڵی دەوێت کۆتا توێژینەوەکان چ باز دەکەن مەسەرەن دەبە ئاوە کە یەکێک فڕێت دەبێ ئەوەی ئاگای لێ بێ کە شتێکی زۆر مەترسیدارە چەند ساڵی دەوێت شی بدەوە ئەو شیبوونەوە و نەشیبوونەوەی چەند کاریگەری هەیە لەسەر ژینگەی خۆتی پرۆسەکە بەنسبەت منوتەوە چەند شی دەبێت و چەند شی نابێتەوە کێشە نییە بۆچی لەبەر ئەوەی دەرە ئەنجامی فرێدانی ئەم بتڵە ئاوا ئەم پلاستیکە یا شوشەیە کانزایە زیانەکان لەسەر ژینگە چییە زیانی لەسەر مەسەن لەسەر پیسبوونی خاک لەسەر پیسبوونی هەوا لەسەر پیسبوونی ئاو ئەمانە هەرتاک و شی دەبنەوە لەژێر خاکدا هەر کاریگەری زۆریان هەیە لەوانەیە بڵێک مەسەن بە 2 ڕۆژ باشی بێتەوە گریمان بەڵام ئایا شیبوونەوەی ئەو بتڵە زیان لەسەر تەندروستبین هەیە یاخود نییە قسەکە لەسەر ئەوەیە ئەم بابەتانە شیبوونەوەی بابەتەکان زۆر بەهیم نییە خودی ئەوەی نهێنین ئێمە ئەو پاشماوانە تێکەڵ ئاو خاک بێ لەبەرەوەی ژینگە پیس نەکات چونکی دەرئەنجام ئەوان دەبنە کارەسات بۆمان مەسەن بۆ نمونە ئێمە لەوانەیە 100 ساڵی تر هەرچەند تەمەنمان زۆر بێ لەوانەیە 100 ساڵی تر نەبینین بەڵام کە کاتێک ئێمە بتڵە ئاوەکەمان فرێداوە دەیخەنە ژێر خاکەوە تا 200 ساڵ کەش لەوانەیە زیانی ئەو ئاوی ژێر خاک دوای نەوەکانمان زیانەکەی بەردەوام بێت ئێستا ئێمە مەسەن پاشماوی خەڵکی هەولێر لەکانی قرژاڵە دەفنی دەکەن و دەخەنە ژێر خاکەوە دڵنیام تا 200 ساڵی تریش هەر خەڵکێک ئاوی ژێر زەوی ئەو منتیقەی بۆ بڕوە کاریگەری لەسەر ئەو دروست دەبێت دوای 200 ساڵی تر ئێمە زیان بە نەوەکانمان دەگەینی بۆی ئەلێرەدا ئەرکی حکومەت بەڕاستی ڕۆڵی زۆر گەورە هەیە پاشماوەکان ڕیسایکل بکەین نهێنی وەکو دەڵێ ژێر خاک بکرێ و ئاو و خاکی ژێرزەوی پێویست نەکەین ئەگوانەیە بەڕاستی زیانەکان کوشندن قسەکە لێرە ئەمەیە بۆچی مەدەنە هاوڵاتێک بتڵەکەت فرێمەدا بۆ ئەوەی نەچێتە ژێر خاک و زیانەکانی بەردەوام نەبێت خۆشبەختانە ئێستاندێ خەڵکان کاغەز و پلاستیکوانە کۆ دەکەنەوە بەڵام ئەگەر بگەین ئەوەی کە بتوانانی 100% پاشماوەکان ڕسایکل بکەین هەنگاوێکی زۆر گرنگە و زانیاری شما بوو کە حکومەت ئەولەویەتی لە کابینەوە زۆر گرنگی بەم بابەتەدا بەڵام بەداخەوە تاوکە ئێستا نەگەشتە ئەوەی کە بڵێن گەشتن بۆ هەدەفێکە جێبەجێ بکرێت کاک لوقمان بابینەوە سەر ئاستی تاک دیسان بەم قسەم دەمەوێت ئەمیش بەشداری بکەم لەو قسەکردن لەبارەی ژینگەوە پێشکەشکارێکی ناوبانجی عەرەبی جارێک بەسەراتێک دەجێڕێتەوە دەڵێ کەسێک لە یابان باسی یابان دەکەم شتەکە هەڵدەگرێتەوە یەکسەر دەیکاتە نێو تەنەکەی زبل و خۆڵ ئەو بابەتانە لی دەپرسێت دەڵێ لەبەر چی ئەوە دەکەی دەڵێ نازانم ڕاهاتن تربیەتدان پەروەردەکردن ئەو هۆشداریانە لە تەمەنێکی زووەوە ئێستا کەوی متابعە دەکەی لە قوتابخانەکانی یابان
هەر لە سەرتاوە کە بە ژینگەیەشی زۆر پاک دادەندرێت سەرڕای ئەوەی کۆمەڵێک تێبینیشەیە بەڵام بە ژینگەیەشی تەندروست و پاک دادەندرێ یابان هەر لە تەمەنی منداڵی و بچووکیەوە وەکو خویەک وەکو ڕەوشتێک وەکو واجبێکی سەرشان فێر دەکرێت هەم پاشماوەکانی خۆی تەنانەت پاشماوەکانی دەوروبەریشی کەسی مەسەن ئەوە منەی تۆی توزانم هەڵی بگرێتەوە نەهێڵێت کە شەخام و شوێن و هەر بابەتێکەیە پیس بێت ئەمە کاریگەریشی زۆر باشیە هەر یەکە لە شوێنی خۆی بیاوێت ئەو مەسئولیەتی هەبێت هەست بۆ بەرپرسیارەتی بکات ینی لە 100 کەس ئیدی 100 دە بە ئاو 100 پارچە کاغەز 100 توزانم هەرچی ینی ئەمە ڕێژەیەکی زۆر زۆرە کار لەسەر ئەوە کراوە لە قوتابخانەکان وەکو دەرسێک وەکو واجبێک وەکو دروستکردنی بەشێک لە بەرپرسیارەتی لەسەر ئاستی تەنانەت منداڵەکان زۆر جاری وا هەیە گرخسەکەم درێژ نەکەمەوە منداڵەکان کاریگەریان لەسەر گەورەکان دەبێت بێگومان ئەو حاڵەتەم بینیوە پێی دەڵێ بابە دایە ئای بە شتێ فڕێمە دەشتانە گەورەکەش بەسەر خۆیدا دێتەوە ینی ئەوش خۆزگەی دەخواست ئەوها گەورە بواە بە قسەی دەکاتەوە کار لەسەرەوە کراوە منداڵان فێر بکرێن کە باشترین پێم وایە چین دەبێت من هەموو بە منداڵەکانم دڵم ئەوش لە ئۆتۆمبیلێک و فڕێبدا دەبێت لەگە شتێک بڕات خوارەوە بەخوایە منیش هەر ئەو عقوبەی سیر کەس شتی ئافرە نەدا لە ڕاستیدا ئەوی بەڕێز باسەکەی زۆر گرنگە ئەمە بۆچی دەڵێن تاک هۆشیار بێ تاک ئەگە لە مەسەلەن منداڵیەوە فێرکرا گەورەش بوو بێگومان کە دەڵێ هۆشیاری تاک باسەکەین تەنها بەسمان ئەوە نییە پاشماوەکی فرێنەدا ئەگەر ئەم تاکە گەورە بووە بەرپرسێک ئەو پرۆژانەی کە دێنە لای کە دژی ژینگەیە موافقی ناکە ئەگە بووە بازرگان کارێک ناکە بازرگانێکی لەسەر حسابی تەندروستی خەڵک بکە ژینگە پیسکە باشە ئەگە بۆ چالاکوانێکی بوهارەکەدا دووبارە پشگیریەکە هۆشیاری تاک دەبێتە هۆکارێکی زۆر بینچینەی بۆ ئەوەی هەم لە دەسەڵات بێ هەم لە ناوەندی بازرگانی بێ هەم کارمەند بێ هەم بەرپرس بێ کاریگەری ئەو هۆشیارە ژینگەی بێگومان لەسەر بێ بۆی ئێمە دەڵێن پێویستەکە هەموو تاکێک هۆشیار بێ لەبەرەوە ئەگەر چاوی دەوڵەت و حکومەتیشی لێدار نەبوو هەست بەو بەرپرسیار ئەخلاقی و دینی و قیامەتە بکە ئەمە لە بابەتێکە ڕۆژ ویستم شتێک تێکەڵاو بکەین ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین بێگومان ڕەمەزان خوای گەورە سەر فەرز کردن لەسەر موسڵمانەکان ئیلتیزامکردن ئەوەی کە پێوەی پابەند دەبێ و بە ڕۆژی دەبێت لە پرسی ژینگەدا هەموو زانانی هاوچەرخ لەسەر ئەوان کە پرسی ژینگە حەق و ناسە مامۆستا دەشتی لەوانێ بزانێ حەق و ناس واتاوەکو حەقوڵڵا نییە دەکرێت خوای گەورە کەسێک نوێژی نەکردی خوای گەورە گوناحەکەی خۆش بێ بەڵام کە من مافی مامۆستا دەشتین پێشێل کرد بە دووکەڵی سیارەکان بە کارگەکان مافی ئەوم پێشخوانەکە تووشی نەخۆشی بوو کەواتە من ئەوم قاتیلی ئەوم تا ئەو گەردم ئازانەکە من ناسمە باشت مەسەلەن حەق و ناس بابەتەکەی دیارە لەبەر ئەوە لە پرسی ژینگەدا ژینگە مافی گشتیە لە دیندا و هەموو دینەکان هەمویان جەخت لەسەر پاراستنی ژینگە دەکەن و هەرێک و بە جۆرێک بەڵام دینی ئیسلام لەسەر هەمویانەوەیە لەبەر ئەوە ئێمە هاندانی دینیمان هەیە بۆی کە هۆشیار بین هاندانی نیشتیمانیمان هەیە زیاتر پێمان هۆشیار بین چونکە لە چەند شوێنێکی تر باسم کردووە گەلی کورد بە درێژای 100 ساڵی خەباتی سیاسی و ئەو شەیدانی کە داومانە بشێک لە پێنەوە خاک و نیشتیمان بۆ خۆ کەس بەنیاز نەبوو خاکی خەڵکێکی داگیرکە یانیمە داگیرکەر نەبووینە کەواتەم ئەرکێکی نیشتیمانی خوێنی شەیدەکانشمان دەخوازێ لێمان کە پاراستی ژینگە بپارێزین ئەوەی بەڕێز باس کرد مامۆستا هیندریان بێگومان ئێمە پێویستمان بەم پەروەردەیە هەیە تاک پەروەردە بکرێ بە ژینگە دۆستی بە ژینگە پارێزی و هەمی هیچ کاتێک بیر نکاتەوە بەرژەوەندەکانی خۆی لەسەر حسابی خەڵکی تر بێ و هیچ کاتێک کارێک نەکات کە پێشێری ژینگە بکە لەبەر چی لەبەر ئەوەی کە تەندروستبوونی ئەم کەسە پەیوەندە بە ژینگەیەکی تەندروست ژینگەی تەندروستی کامیان دەخوازێ کولی چا فستق و چەرەزات خورما من هەمیش حەزم شتی سروشتیە شیرنی ناخۆم بەس ئەگەر لەبەر دڵێەوە خورمایەک خورما شەرازات بۆرێ وشارکردنا ژینگە پارێزیەدا دەستی ئەوەش خۆش بێ زۆر سپاس بۆ جەناب گەلە بخێراتی گەلە خۆشحاڵ یا خۆشحاڵ بی ئەوەدان کرد و سپاس لە بەزانمان ژینگە پارێز بین دەستی جەنابتان خۆش بێ زۆر سپاس گەلە بخێرات تەوزیع نەکەم تەخۆر ڕگەستم کرد بەرینگێ سەرزاد نییە خورما لەو دەینم گیانە ئێستا ما ڕێککەفتنەکە ئەوسا کردبی تشتێکی کوردەوەریە کەڤن خودی حەز کرد تێکەڵ چێش تێکەڵ کێش لەسەر کامیرە ئەمین بەس پێش ئەوە ئەمە گوتمان جەماعەتی عقوبەی دێن چکە ئەوڕۆ بەجلی کوردی نهاتینە بە تەنی با دەفی بڕۆن توش هەتا ئەو خورمایی دەخوێنی دێ تشتێکی تایبەت بەس دەف و
چونکە بەجلی کوردی ناتی ناوڕە یا الله الله ما شاء الله بارك الله استاذ مجرد بلا ما يقول شو هم بو شعرك كاك من يشتكي كوردواري ئەوەی پێشەوەی لەگەڵ کاک لوقمان قسە بکەن گوتم بابەتێک تورکمانی قۆریاتێک شتێک بەرهەمەکەیە مامۆستا دەتوانی بە یەک. کوردەکەی بێتن سامیش بە تورکیەکەی دەبەری ڕێت تێدەسی دەکرێت یاڵڵا والله لو ريتي ناسي اول ريمان بردي شهانا پێغەمبەر نازدارە مایک ئەتەرتیبە لە بۆ کاک حسامی ئەی داري مايك حاضر جارە بە ئەوەی بڵێ هەتا مایکی حاضر دەکەن تۆ تەرتیب دەکەن لە وبناوي خدا دكم من ابتدايا تعب عمري خوش ابتداء رحمتي زورو سلامي خواي مبين سر محمد بن شفيع المذنبين أملا السر علي عبا واصحابه يا صد الزيار او زماني كردي اشير زمان بحثي قوري هردو عالم كم بيان معنا لين كردي يا مدحي نبي من وهب نوسيك كس قصي نبي أي خداي قورة وتوانا أو كردقار قدرة أو عالم أي كرداشك زمالي بيغامبر شندا جوانا زمالي بيغامبر شندا جوانا سردار الواجي محشرة وزور خانا دانا سردار الواجي محشرة وزور خانا دانا اجبوني بيغامبر دنيا طريق بو طريق بو اجبوني بيغامبر دنيا طريق بو كفر وفساد ينذكر بتبرستي كفر وفساد
ڕۆژی دووشەم بوو کاتی بەیانی بەیانی لە ڕۆژی دووشەم بوو کاتی بەیانی مەلەک لەبوو ئامینە خان خەبەریان هەنیە مەلەک لەبوو ئامینە خان خەبەریان هەنی یەڵا یەڵا ماڵی پێغەمبەر هەندا جوانە سەرداری ڕۆژی مەحشەرە زۆرخانە دانەیاو الرسول يا مضى الرسول يا مضى
الأول خبريني أنا من كثر صف الدمع ما وجذب عيني وعيني وعيني ياباه يابا وعيني يا رسول الله يا حامل مدينة يا رسول الله يا حامل مدينة اسلامنا ظل قدس صار رهين اسلامنا ظل قدس صار رهين من لاغوا عم كعم جعفر ومن لاغوا عم كعم جعفر ذو الجناحين صحيح النسبين يا رسول الله يا حامل مدين يا رسول الله يا جد الحسين كن شفيعي يا إمام الحرمين كن شفيعي يا إمام الحرمين واهلا وسهلا بكم نسل الحسينية اهلا وسهلا بكم نسل الحسينية مرهون قلبي بكم حكم ازلي مرهون قلبي بكم حكم ازلي مرهون قلبي بالطاقة والعطرة العطر مرهون قلبي بالطاقة وبعطرة العطر أهلا وسهلا بكم نسل الحسينية أهلا وسهلا بكم نسل الحسينية مرهون قلبي بكم حكم أزلي يابا 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 محمد نور عيني والله يابا 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 غرب على بغداد تلقى الاسد موجود يا ابو صالح يا ابو صالح يا ابو في وائلي يابا 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 يا ابو صالح شيرينا زور شيرينا بيغمبر ما شيرينا شيرينا زور شيرينا بيغمبر ما شيرينا يا برين مسارجنا به حتى على اسماء مدينة يا برين مسارجنا به تبين بنبو مدينة بيغمبر يشي وابو دايم الى تقوى ابوه معصوم بلا قناهان ترسي الله يزور ابوه معصوم بلا قناهان ترسي الله يزور ابوه شيرينا زور شيرينا بيغمبر ما شيرينا يا برين مسارجنا به حتى على اسماء مدينة يا برين مسارجنا به حتى على اسماء مدينة حبيبا شاهي الأولاد تقولوا يا رسول الله آدم لخاق يا عهد دخيلك يا رسول الله للشفاعة
وسلم وأشكى وزبرائيلي لذاركا قلت بلاي توسركا وذبنا بإخوة بخوينا قلت بلاي توسركا بنامي الله بخوينا ما عندنا بن يا اخوا الله طلبيتو اي دست الله 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 خوش دستان خوش بارك الله فيك. هرهبن يا اخوا هي ما شاء الله لو بتجيزك كي بشكنم هي خدش ترازي الله الله شيء جيزي أوقوة. دخل ما نديبون ما شاء بخواي الله ما نديبون وانا مخفاها مو يعني لجي ناس كوكي ها لو زماعتي ما هم ما مصري هرد بيرا دقيش دفي بقول يدفو هري بخواي الله يدست خوش. اي ما شاء الله مايك بو ما مستحس ما مستحسامي بيقول دي ما مستا چت جلد تركي بجد بس انا ظنم كاو كيش مود دبي كده ما وقت مينت او بكودي داري او بتوشي داري ها باش بلا براي من شعرك بتشت وبلا او بو اخير بت يلا بتسين يلا نو بخد اللي بينا او موسيقى الشعري يجيب له بدنا يعودك محبي زور وخوش. خوش مدي وأكيد او الشعري هنجيبيه. محبي يا الله زور تايبتا او شعري محبي زور خوش ما مثلا يا شو الله. كسي برسيلة خو درخستني پروانة شو او وتيناتي جيشتو تزربي مردانة شو بعمل وقت لابو تقسيم كان سيدا قلبوتو او والله دخين مو نازل مصندقه بتساوات يا الله شو كسي برسي لخو درخستني پروانة شو او وتي ناتي جيشتو تجربي مردان شو هرسيا بختاني عشقا مزهري نوري هدان شو نبي استيرم مستور بكم مروان شو امسيا روزي من بوشي ويعيبي كسان اشكار الستري احوالي گناهكاران شو بويا ظلمت بوشا نوري اهلي جوهر دركوي سيري حقي كان دسر اما هو استيران شو نبوا نابيني لشو محرم تري تا روجي حشر فرد بوش هم دم هم دردي عشاقان شو همو شو تاوري الروش هلي هالروش هلات محو سرتافا لبر بيتا فدا كاران شو خود پرستينا لشو فيري پرستن بن كخور هر دياري دا بدوري سريدا قربان الشو خود پرستينا لشو فيري پرستن بن كخور هر دياري دا بدوري سريدا قربان الشو فرقتي الروجا دروني كردت داخيشي سياح وك مني سودا زدا آتش زدي هجران الشو گر فراق آگر همو روجه لزرجي برندا بو همو شو تير دل سيني زخالستان الشو تيرقي وفضلي بونادم بسرناچيا منشئي إزهاري جلوي فيزي سبحينان الشو هر لتاريشي شوايا الريدري أهلي نياز رازي دل إفشابكن خلوة قهي خاسان الشو تيبقى بوتي بجانن طالبي شو عاشقان نيوة شوبو وعد قاهي هاتني جانان الشو
بارك الله فيك. الله خير. أي بارك الله فيك. عزيزي ماريوان كوبو ماريوان خلاص. قلتي خد فقير كون باش بو زعما. فقيري لدهات قد لينا ماريوان قلتي باش بو فكرت دي تمثيل بنحكى يلا ما باشيوا تقريبا خلاص دمين الدم هيك بوا ان شاء الله خدش ترازي بت سلامت بيلوت خدي خير واجي بنفست ان شاء الله ما افشل الشيء بخدمته بكين او برسيل دفا اراستي ميفون بكين ما مستوب دنجي خو دفلي دون جماعتي ان شاء الله ما خوش شيء ميفون راح سبق بين دفا باشي واجي خير وبركات وصحه بتدعاء والسلام عليكم ورحمه الله. وقتنا قال وقتنا پیغمبر نزدارا صاحبی اسرارا پیغمبر نزدارا صاحبی اسرارا الله بالخوش قل زارا بالخوش قل زارا شفيع محشارا پیغمبر نزدارا مدينة منور اتسند پیغمبر قوقر مسشو انبر قوقر مسشو انبر اتسر جنولر پیغمبر نزدارا پیغمبر نزدارا صاحبي اسرارا پیغمبر نزدارا صاحبي اسرارا بالخوش قل زارا بالخوش قل زارا شفيعي محشارا پیغمبر نزدارا محمد عشقه وصفالنا الزوقه سودا السنين شوقه سودا السنين شوقه اثر جون الليل پیغمبر نزدارا پیغمبر نزدارا صاحبي اسرارا پیغمبر نزدارا صاحبي اسرارا بالخوش قل زارا بالخوش قل زارا شفيعي محشارا پیغمبر نزدارا عيني روضة ومنبر عيني وجنته بيني روضة ومنبر عيني وجنته خوشي لبو أوكس خوشي لبو أوكس لو يتعدى كان سشي رحمته يدعي لمختار أصحاب أنصار يدعي لمختار أصحاب